بەناوی خوای گەورە و میهرەبان عزیزان لە هەر کوێیەگەن سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و کۆنتڕۆڵ کۆمەڵێک وەرگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پلامی ڕۆژتان پێشەش دەکەین. ئومێ دەکەین جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بن و بتوانن تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. دەستخۆش. سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژهاتین و خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ئازان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە کاریگەری ئەو مادە پلاستیکیانە دەکەین کە لەسەر زەوی کشت و کاڵەکاندا دوای ئەوەی کە زەوی کشت و کاڵەکان و بەرهەمەکانیان کۆ دەکەنەوە کۆمەڵێک مادەی پلاستیکی دەمێنێتەوە. ئەمانە بزانین تا چەند زیانی بۆ کشت و کاڵ هەبێت و زیانی بۆ ئەو زەوێ دەبێت کە پسپۆرێک لەو بوارەوە لە پارێزگای هەڵەبجەوە گفتوگوی لەگەڵدا دەکەین کە بزانین ئەو زەر و زیانانە چین کە بۆی ئەو مادە پلاستیکیانەوە ڕوودەدەن. لە تەوەری دوین بەرنامەکەماندا باس لەوە دەکەین کە لە شووی هاویندا چی بۆ مامۆستا بکرێت، چۆن وا بکرێت لە هاویندا مامۆستایان زیاتر و زیاتر بەرە بە توانست و بە زانستی خۆیان بدەن لە ڕێگەی خول و کۆمەڵێک دەوراتەوە کە هەنێک جار لایەن حکوومەت هێرێمی کوردستان یاخود لەلایەن ناحکومی و ڕێکخراوەکانەوە ئەنجام دەدرێت بۆ ئەوەی کە توانستی مامۆستا بەرز بێتەوە. بەڵێ ئایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا ئەمێ دەکەین دوێنێ لە بەشێک لە شار و شارۆچکەکان لە ناوچە شاخاویەکان باران باری. ئەم بەیانیەش ئاسمانی شاری سلێمانی کە داهاتم بۆ ئێرە هەوراوی بوو خوا بکە تۆزێک بارانیش لێرە ببارێ و دوودەرومان فێنک بێتەوە با بزانین پێشبینیەکانی کەشوهەوا و پلەکانی گەرما بۆ شار و شارۆچکەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاریان مەسەلات. بەڵازان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە کاریگەرە خراپەکانی ئەو مادە پلاستیکیانە دەکەین کە لەسەر زەوی کشت و کاڵەکان بەجێ دەمێنێت. گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە لەگەڵ پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر کارزان عەبدوڵڵا، مامۆستای زانکو و پسپۆر لە زانستی خاک و مادە ئەندامیەکانی خاک. کاک دکتۆر سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاوتان لێبێ، ڕۆژتان باش. خۆشحاڵم کە لێرە ئامادەم بۆ قسە و باسکردن لەسەر ئەوە بابەتێکی گەرم و گوڕی ڕۆژ. زۆر سپاس. کاک دکتۆر، ئەو کاریگەری خراپانە چین کە بۆی مادە پلاستیکیەکانەوە لە زەوی و لەلای و خاکدا ڕوو دەدەن؟ سڵاو بە ڕێزان. تەبعاً یەکێک لە ئەتوانم بڵێم پۆلێنی کەم بە یەکێک لە خراپترین جێدەستەکانی مرۆڤ لە بواری کشت و کاڵدا کە بەکارهێنانی هەندێک پلاستیکە بۆ پەروەردەکردنی ڕۆکەکانیان لەگەڵ ڕەچاوکردنی ئەو پێشکەوتنە گەورانەی کە لە کشت و کاڵدا هاتوونەتە دی. تەبەن ئەمەش هەنگاوێک بوو بۆ ئەوەی دیسان بەرهەمی کشت و کاڵی بەرەو باشتر بەرن لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ڕێژەوە، لە ڕووی ژمارەوە، لە ڕووی چۆنێتیشەوە. بەڵام لە هەمان کاتا ئەم جۆرەیان کە
بەکارهێنانی ئەم نایلۆنەیە کە ئێستا بووەتە قەزیەیەکی جیهانی بەڕاستی زۆر لە هەموو تایبەت نییە بە کوردستان و عراقیوە لە زۆربەی شوێنانی دنیا ئەم نایلۆنە بەکارێنێ ئەویش کۆمەڵێک هۆکار و کۆمەڵێک قازانجی گەورەی لە پشتەوەیە طبعاً بەجددی ئەگەر من بڵێم تەنها زەرری هەیە ئەوانە هەندێک قازانجی گەورەی لە پشت ئەم بەکارهێنانی ئەم جۆرە ئسلوبەوە هەیە بۆ پەروەردەکردنی ڕووەکە کشت و کاڵەکان کە دوجار ئەمانە بەرهەمێک دروست دەکەن و دوجار مرۆڤ قازانج لە باشەکانی و زەرر لە خراپەکانی یەکە ئەمان بەکارێنن لەبەرەوەی ئەم نایلۆنە هەندێک قازانجی هەیە لەوانە بەکارهێنانی ئاو بەتایبەت ئەو شوێنانەی وەکو عێراق و وڵاتە دراوسەکانی کە بە شوێنانێکی وشک و نیمچە وشک ئەژمارەکرێن لەبەرەوە کاتێک ئەم نایلۆنە بەکارێنی بۆ پەروەردەکردنی ڕۆکێک ئەم نایلۆنە هەندێک شێ دروست دەکاتەوە و کاتە کە شەی دروست کردەوە بۆ ڕووەکە ڕێژەی بەکارهێنانی ئاوی کەمتر دەوێ خۆی لە ناو خۆیە ئەو کە ڕووەکە و شێ بەکارهێنێتەوە ئەتوانێت گەشەی زیاتر و باشتری پێ بکە یەکێک لە قازانجە گەورەکانی تریشی ئەوەیە کە ئەم نایلۆنە ڕێ لە بژار ئەگرێ ڕێ لەو ڕووەکانی کە زیان بەخشن ئەگرێ بۆ ڕووەکە سەرەکیەکە کە بەرهەمە کشت و کاڵەکەی ئەمانە کۆمەڵە قازانجی گەورن کە دەیکا بەڵام دەکرێت بەکار بهێنرێەوە ئەم قازانجش بەرجەستە بوون ئەم قازانجە کراوە فەلاحی ئێمە زۆر قازانج لەم دووشتە ئەکا هەم ڕێژەی ئاو کەم بەکارێنێ هەم بژاری لە کۆڵە بێتەوە طبعاً بژاری یەکێکە لە ئافاتە گەورەکانی کشت و کاڵ کە مەسروفێکی زۆری دەوێ هەتاوکو ئەو ڕووەکە بە پاکی پەروەردە بکرێت بەڵام بەداخەوە بەکارهێنانی ئەم سلوبەی کشت و کاڵی ئەم نایلۆنە کە فەلاحەکانی دنیا بە تایبەت فەلاحی ئێمە زۆر بەکاری دێنن زەرەری گەورەشی لێ دەکەوێتەوە ئەوە بواز لە کوالیتەکەی بێنە ئەو کوالیتی کە لە دنیا بەکارێنرێ بە هیچ جۆرە ئەو کوالیتە نییە کە من ئێستا دەیبینم لێرە جوتیاری ئێمە بەکارێنرێت چونکە من گەشتی مەیدانیم کردووە بۆ دەشتی شارە زوور بۆ ئەو کێڵگە کشت و کاڵیانی کە لە دەوروبەرمانە ڕوەدەن بە هیچ جۆرێ نەکوالیتیەکەی ئەو کوالیتەیە کە بە ستانداری جیهانی پێویستە ئەم نایلۆنە بەکار بهێنرێت بۆ پەروەردەکردنی ئەو ڕووەکانە نە شێوازی بەکارهێنانی ئەو شێوازە بەکارهێنانەیە کە لە دنیا و لە منەظەمە گەورەکانی وەکو منەظەمەی فاو ڕێنماییەدا بە کشت و کاڵان بەکاری بێنرێ و هەروەها خاڵی سێم نە بەو شێوە عیلاجەکرێ کاتێک تۆ بەرهەمی کشت و کاڵی یان ڕووەکەکە پێدەگات و دەیدوریتەوە ئاخر کارەساتی گەورەیە تۆ نەزانی چی لەم ژەهرە بکەی کە ئەیکەیتە ناو خاکەوە یەکێک لەو شتانەی کە ئێستا لە دنیا قسە و باسی لەسەرەکرێ بەڕێزان بۆ خراپی بەکارهێنانی ئەم نایلۆنە ئەوەیە ئەم نایلۆنە کار ئەکاتە سەر ژینگەی خاک طبعاً بۆ ئەوەی تۆ ڕۆکێکی تەندروست بەرهەم بێنی بۆ ئەوەی بەرهەمێکی تەندروستی هەبێت و مرۆڤ بە دوور بێ لە کاریگەریە زۆر خراپەکانی ئەوەیە کە ئەبێ ئەم خاکە ژینگەیەکی تەندروستی هەبێ ئەم ژینگەی خاکە تێک دەدا ئەم نایلۆنە ژینگەی خاک یانی چی ژینگەی خاک یانی پێکهاتە نازیندوو و پێکهاتە زیندوەکانی ئەم خاکەیە بۆ نمونەیەکت بۆ بێنەوە مرۆڤ زیندەوەرەکان لەسەر زەوی هەر هەمووی بەڕۆک و گیانەوەرەکان و تەنانەت مرۆڤیشەوە لە علاقەیەکی بەردەوامان لەگەڵ یەکتر من علاقم لەگەڵ مرۆڤێکی ترا هەیە ڕۆکێک علاقەی لەگەڵ منە هەیە من علاقم لەگەڵ بەکتریایەکە هەیە کە لە ناو سکمە ئاژی بەکتریایەک علاقەی لەگەڵ پێکهاتێکی ترا هەیە ئەم ژینگەی کە پێویستە دروست بێ بۆ بەرهەمێنانی ڕۆکێکی تەندروست تێک ئەچێ بە تەواوی بە بەکارهێنانی ئەو نایلۆنە بۆ نمونە کارەکاتە سەر کۆمەڵێک وردە زیندەوەر کە ئەم وردە زیندەوەرانە زۆر پێویستە هەبێ لە ناو ئەم خاکا بۆی بە تەندروستی بمێنێتەوە و بەرهەمێکی تەندروست بدا بەڵام بەکارهێنانی ئەم نایلۆنە و پاشماوەی ئەم نایلۆنانە بۆ ساڵانی داهاتوو بە تەواوی هەندێک زیندەوەر هەیە لە ناویانە با کاتێک ئەم زیندەوەرانە لە ناوچوون ناهاوسەنگی لە ژینگەی خاکا دروستە بێ کە ناهاوسەنگیش دروست بوو ئەو کاتە ڕۆکێکی تەندروست نادات ڕۆکێکی باش نادات بۆ ئەوەی بەرهەمێکی تەندروستە بێ ئەمە لە ڕووی زیندەییەوە ئەی پێکاتە نازیندوەکانی بە هەمان شێوە کاتێک ئەم نایلۆنە دەمێنێتەوە لە ناو خاکە کاریگەری زۆر خراپ ئەکاتە سەر پێکهاتە نازیندوەکانی خاک طبعاً خاک لە ڕووی کیمیاییەوە زانایان یان لە ئینسکلۆپیدیای کیمیایە زۆر جار بە سندوقە ڕەشەکە ناوەبرێ ینی هێشتا دراسە و لێکۆڵینەوەی زۆری ئەوێ هەتا بزانی بە تەواوی خاک لە چی پێکاتوە و ئەو کاتێکەرێت دەرەکی و ناوەکیانە چین کە
خاک هەین کە خاک کاری تێکرێ کە خاک نەخۆش ئەکەوێ کە خاک تەندروست دەبێ یەکێک لەو شتانە کە بە جددی ڕەنگە لە دواترا لە پرسیارەکانتانە هەبێ باسی کەین ئەو نایلۆنەیە کارەکاتە سەر پێکاتەکانی وەکو چۆن کارکرایە سەر جیهانە زیندوەکەی خاک کارە بێ لەسەر کارەکاتە سەر تەندروستی ڕۆک و دوجاریش کارەکاتە سەر تەندروستی مرۆڤ چونکە ئەوەی ئێمە دەیخۆین ئەوەی دەچێتە ناو دەممانەوە و دەچێتە ناو گەدەمانەوە دەخرێ هەمووی دوجار ئەگەر بگەڕێنەوە سەر چاوەکەی خاکە ئەگەر ئەو شتەی کە ئێمە دەیخۆین لە خاکێکی تەندروستەوە نەهات بێ ئەکیت تەندروست نابێت و کاریگەری خۆی بەجێ دێڵێ لەسەر تەندروستی ئەم زۆر باشە کاک دکتۆریانی دەست خۆش بەڕاستی ئەم ڕوونکردنەوانە زۆر گرنگن بەڵام من دەمەوێت بە دیاریکراوی ئەم پرسیارە ڕاستیە بەڕێستان کەەوە سەرنجی بەڕێشتان بزانم لە بەرەوەی لەو بوارەیە پسپۆڕن لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی کشتتوکاڵی هەیە بەدەر لەو کێڵگانەی کەوا باڵین غورفەیەک بە لایلۆن دروست دەکرێت بۆی لە وەرزەکانی تریشا و بەرگومانەی کە هی وەرزەکانی ترم بەرهەم بێنرێت بەڵام لە دەشتەکانی کوردستان جۆرێکی تر بەکارهێنانی لایلۆن هەیە کە ڕاستەوخۆ لە نایلۆنەکە مادە پلاستیکەکە دەخرێتە ژێر خاکەکە و تۆوەکە لە ژێریایەتی واتە هیچ بەرکەوتنێک نییە و لە دوایەوەی بەرهەمەکە گەورە دەبێ لایلۆنەکە با بڵێن بۆی بۆشایی لێ دروست دەکرێت بۆی بەرهەمەکە بێتە دەرەوە بەشێکی زۆر ڕاستەوخۆ هەرمادە لایلۆنەکە لە خاکەکەیە بەجێ دەمێنێ ئەمە سەرڕایەوەی دەمەوێت سەرنجی بەڕێژتان بزانم لەسەر سۆندە یاخود ئەو جۆرەی لە ئاو لە ڕێگەی سۆندەکانەوە لە خاکەکەیە دەمێنێتەوە و دوای ماوەیەک سۆندەکەش وەرناگیرێتەوە یاخود لەوێ بەجێ دەمێڵێ ئەمە هەر بەڕاستی زیانی هەیە لە هەرێمی کوردستان ئێمە زانستیانە ئەم جۆرە لە پرۆسەی کشتتوکاڵ و ئاودێران بەکار نایێنین دەستخۆش بێ پرسیارێکی جوانە طبعاً کاتێک ئەم شتانە دائێنرێن بۆ ئەوەی ڕۆکێکی باش پەروەردە بکرێ هەمیشە لەگەڵ قازانجە گەورەکانە زیانیشی ئەبێ بەڵام ئەوان دێن کۆمەڵێک ڕێنمایی کۆنکرێتی کۆمەڵێک ئامۆژگاری کۆمەڵێک ڕێنمایی زانستی و سەقافی دائەبەزێنن بۆ ئەو کەسانی کە ممارەسەی کشتتوکاڵی ئەەکەن بۆ ئەوەی هەتا ئەوەندەی ئەتوانن لە کاریگەرە خراپەکانی کەم بێتەوە ئاخر بەکارهێنانی ئەو شێوازی کە تۆ ئێڵی ئێستا لەم چەند ساڵانەی 1-2 ساڵەی ڕابردووە و بە تایبەتی لە داهاتووشا بەردەوام ڕوو لە فراوانبوونە لە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێ تا ئێستا نەمبینی ڕێکخراوە زەراعیەکان ئەم حکومی هەم ناحکومی ناوەندە ئەکادمیەکان فۆکس بخەنە سەر ئەم قەزیە ئاخر کاتێک ئەم نایلۆنە تۆ بەکارێنی بۆ پەروەردەکردنی ڕۆکێک ئەمە طبعاً براوەتەوە لە ڕووی زانستیەوە کۆمەڵێک زەرەری زۆر گەورەیە بێ ئەگەر بەڕوە زانستیەکەی بەکارنێنرێ ئەگەر کۆمەڵێک ئامۆژگاری جوتیار نەکرێ کاکە بەم شێوە بەکاربێنە ئەم بڕە بەکاربێنە و دواییش ئاوای لێ بکە ئەوەی کە تۆ ئێستا پرسیارەکەی دەربارەکەی دوای ئەوەی کە من ڕۆکەکەم چنیەوە چی لەم لایلۆنە بکەم ئەوەندەی کە من چەند گەشتێکی مەیدانیم کردووە بە کێڵگەکانی ئەوانی کە لە منتیقەی خۆمانە هەن ئەوەندەی کە بینیومە زۆرینەی زۆریان لەوێ بەجێ دەمێنێ ئاخر بەجێهێڵانی مادەیەکی نایلۆنی کە لە کۆمەڵێک مادەی کیمیایی دروست بووە ئەبەو شێوە لەبەر ئەو خۆراک کۆمەڵێک کاریگەری زۆر خراپ بەجێڵێ لە دەیەی داهاتووە خۆی کێشەکە ئێستانیە کە ئێستا دەسی پێ کردووە کێشەکە دەیەی داهاتووە ئاخر هەر مادەیەکی کیمیایی لە ڕووی زانستیەوە کاتێک دێتە ناو ژینگەیەک ئەم مادە کیمیایە نایلۆن بێ یان ئەو قڕکەرە کیمیانی کە فەلاح بەکارێنێ یان ئەو هۆرمۆنانە بێ یان هەر مادەیەکی کیمیایی تر کاتێک دێتە ناو ژینگە و بە تەواوی ئەو ژینگە تێک دەدا دیانی دەمێنێتەوە ئەم مادە کیمیانە دەمێننەوە بە دەیا ساڵ هەندێکیان بە سەدان ساڵ ئەم مادە کیمیانە دەمێننەوە شێوازی کیمیایی و فیزیایی خاکەکە تێک ئەدەن وەک ئەوەی کە باسم کرد ئەم نایلۆنەی کە دەمێنێتەوە لە ناو ئەم خاکە بە تەواوی کار ئەکاتە سەر ژینگە زیندوو نازیندوەکەی ئەو خاکە ژینگە زیندوەکەی هەرچی بەکتریای زیان بەخشە لە ناو ئەو خاکە و کە هاوکاری ئەو ڕۆکە ئەکەن بۆی بەباشی گەورە ببێ بە تەواوی ئەیان کوژێ ئەو ڕۆکە بێکەس دەمێنێتەوە لە ناو ئەو خاکە کاریگەریەکانی تر کارەکاتە سەر پیهی خاکەکە کارەکاتە سر مادەی ئەندامی خاکەکە کارەکاتە سەر کۆمەڵێک مادەی کیمیاوی ئەم نایلۆنە بە تەواوی کارەکاتە سەر هەموو کونجەکانی ئەم خاکە کە کاریشی تێکرا ئەم خاکە بە تەندروستی نامێنێتەوە با من نمونەیە کرد بۆ بێنمەوە بۆ نمونە یەکێک لە پێکاتەکانی ئەم نایلۆنە کە دەمێنێتەوە طبعاً ئەمە بۆیە باسی دەی داهاتووەکەم ئەم نایلۆنە بە ئاسانی شی نابێتەوە لە ناوم خاکە من جوتیارم بینیوە کاتێک کە بەرهەمەکەی ئەڕنێتەوە نایلۆنەکە چ بە شێوەی سۆندا یان بە شێوەی ئەوەی کە باسێک کرد ڕاستەوخۆ لەسەر خاکەکە بەکارێنێ و تۆکە لە ژێریە ئەچێنێ دوایی ساڵێکی تر لای نابە ئەیکێڵێتەوە ساڵێکی تر بەکارێنێتەوە دانێکی تازە
دیسان ئەیکێڵێتەوە چونکە ئەمە هەندێکیان یەکبار مەسرفن واتە یەک جار بەکارەهێنرێن ئەمانە ئیتر ئەرک ناکێشێ ئەمانە لابا و بە شێوەیەکی زانستی حەلیان بکە بۆ ئەوەی هیچ ناژینگەی خاکەکەی خۆی پاک بێتەوە دیسان ئەیکێڵێتەوە ساڵێکی تر ئەیکێڵێتەوە ساڵێکی دواتر ئەیکێڵێتەوە ئەبینی ئەم نایلۆنا بە تەواوی ژینگەی ئەو خاکە لە ناوە بە هەندێک مادەی کیمیاوی لێ ئەبێتەوە ئەم نایلۆنانە ئەم مادە کیمیانە خەسڵەتێکی زۆر ترسناکیان هەیە بەڕێزان پێویستە بەم شێوە ئێمە جوتیارەکان تێگەینی خەسڵەت ترسناکەکەی ئەوەیە ئەم نایلۆنە ئەو مادانی کە لە ئەنجامی نایلۆنەکە دروستە بن بەهۆی کاریگەری خۆرەوە یان بەهۆی کاریگەری شیبوونەوەی جوزئیەوە شیبوونەوە چونکە بە یەکجاریشی نابێتەوە ڕەنگە دەیان ساڵی بێدا تا ئەو نایلۆنە دیسان جارێکی تر ئەبێتەوە بەخۆڵ بەڵام هەندێک مادەی لێ بێتەوە ئەم مادانە کارەساتە گەورەکە ئەوەیە ئەتوانن لە توانایانە هەیە بچنە ناو ڕووەکەوە کاتێک ئەم مادانە چوونە ناو خاکەوە وەسیفەتە باشەکانی خاکی نەهێشت ئەو کاتە طبعاً بەپێی جۆری ڕووەکەکەیە هەندێک ڕووەکمان هەیە بە جددی ئەم مادانە هەڵەمژن کۆیان ئەکەونەوە لە ناو گەڵاکانیانە کۆیان ئەکەنەوە لە ناو بەرەکانیانە ئاخر دوجار ئێمە بەری ئەو ڕووەکە ئەخۆین کە ئەو بەو شێوە پەروەردە بووە ئەم مادانە کاتێک کۆبوونەوە لە ناو گەڵاکانیانە بۆ نمونە و سەوزەواتەی ئێمە ڕۆژانە ینی سفرەمان نییە قەرەباڵغ نەبێ بەم سەوزەواتانە ئێواران نییە عسران نییە شەوان نییە ئێمە ئەو میوانە نەخۆین کە بەرهەمی خۆماڵین و لێرە لەم دەشتانی خۆمانە دروستە بن یان بەرهەمێنرێن ئەمانە ڕاستە بە شێواز بە ڕوخسار سەیریەکەی پاکە بەڵام ڕەنگە هەندێک مادەی کیمیاوی زۆر ترسناکی تێدا بێ کە لە ئەنجامی ئەو پرۆسە پەروەردە ناڕێکەوە دروستە بێ کە جوتیارەکان یان حکومەت بۆ نمونە لە هەمی ئەوانیە لە خەمی ئەوانیە بە شێوەیەکی تەندروست من ناڵێم قەت ئەمانە بەکارنێنرێن چونکە لە دنیا بەکارێنرێن تایبەت بە کوردستان نییە ئەبێ لە وڵاتی خۆشمانە بەکاربێنرێن بەڵام پێویستە ئیتر لەم دەقەوە حکومت بەجددی ڕوو بکاتەوە ئەم قەزیە چونکە ئەمە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ هەیە ئەو مادەی ئەو نایلۆنی لێ پێکاتووە دوجار دێتەوە سەر سفرەی ئێمە ڕەنگە لە چەند ساڵی داهاتووە تووشی نەخۆشیەک ببم کە هۆکارەکەی ئەوەیە لەبەرەوە لەم دەقەوە پێویستە نەک ڕێگری لێ بکرێ لەم دەقەوە پێویستە ببێتە خەمێکی سێکتەرە کشتتوکاڵیەکان لە وڵاتە پێیان بڵێن دەورات بکەنەوە ئامۆژگاریان بکەن چ بە شێوەی تیۆری کە ئەمە کاریگەرە باش و خراپەکانی چین چ بە شێوەی عملی پێیان بڵێن کە ئەم نایلۆنە ئەم جۆرە زەرەرانەیان هەیە پێش هەموو کەسێکم جار بۆ خێزانی جوتیارەکە اینجا دواتر بۆ نەوەکانی داهاتوش زۆر باشە کاک دکتۆر زۆر جارکە لە بازارە تەماتە یاخود خەیار یاخود هەر بەرهەمێکی دیکە دەکڕیت دەوترێت کامان هی ژێر لایلۆن یاخود هی ژێر پلاستیکە ئەمەش ڕاستەوخۆ تام و بۆنەکەی جیاوازی هەیە لەگەڵەوەی کە لە زەویەکی کشتتوکاڵی بێ پلاستیکی یاخود بێ لایلۆنی بەرهەم هاتبێت ئایا بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر تام و بۆنی ئەو بەرهەمی کە بەرهەم دەێنرێت؟ دەست خۆش بێەوە زیاتر ڕەنگە باسی ئەو بەیت زجاجیانە یان ئەو خانۆ پلاستیکیانە بکەی کە لە ئێستا تەبان ڕێژێکی باش تەبان ئەمە دیسان ئەمیش بە هەمان شێوە ڕێگەیەکی زۆر باشە بۆ بەرهەمهێنانی ئەو ڕۆکانی کە لە وەرزی خۆیان دانین بۆ نمونە من لە زستانە ئەگەر بمەوێ خەیار ئینتاج کەمیان لە زستانە بمەوێ ئەو بەرهەمانی کە هاوینن ئینتاجیان کەم پێویستم بەو ڕێخس بەو خانۆ پلاستیکیانە هەیە تەبان بۆچی ئەو تامەی خۆمان نادا کۆمەڵێک هۆکاری هەیە یەکەم ئەوەستێتە سەر جۆری چونکە ئەو خیاری کە لە دەرەوە لە زەراعی دەرەوە ئەچێنرێن جیاوازە لە ڕووی پۆلێنەوە لەو خیاری کە لە ژێر ئەو خانۆ پلاستیکیانە ئەچێنرێن لە ڕوویکی ترەوە ئەو مادانەی کە لێ ئەدرێ ئەم خیارە چونکە ئەم خیارە ئەم تەماتە ئەم بەرهەمە کشتتوکاڵیانە بە تەواوی جیاوازن لەوەی ترا پێویست ڕەنگەرنەوە نەکە ڕەنگە کاریگەری ئەمە بێ ئەو مادە و هۆرمۆنی گەشە و ئەو قڕکەرە کیمیاییانە و ئەو کۆمەڵێک مادەی زۆر بەکارێنن کە ئەمە دوجار ئەمە ئەگەر بە شێوەیەکی ستانداری کشتتوکاڵی بەکارنێنرێن هیچ شتێ لە دنیاوە خراپ نییە تەنانەت کیمیابارانیش هیچ شتێ لە دنیاوەندە خراپ نییە ئەگەر تۆ بێ مادەیەکی کیمیایی بڕشێنی بەسەر خەیارێکە بۆ ئەوەی لە باتی 2 کیلۆ خەیار بکرێت 4 کیلۆ بۆ بگرێ ئیتر تۆ بیر نەکەیتەوە ڕاستە ڕێژەکەی زیاد کرد بەڵام بیر نەکەیتەوە لە کوالیتی ئەم بەرهەمە چونکە وەک پێشتر باسم کرد ئەم مادانەی کە بەکارێنرێن بۆ پەروەردەکردنی ئەم کشتتوکاڵانە گەورەترین قەزیەی دنیاە زۆر قسەی لەسەر دەکرێت بۆچی قسەی لەسەر دەکرێت چونکە ئەو مادە کیمیاویە ژەهرە مادەیەکی کیمیاویە هەر لە دنیا ئەزانی بە
مادە بە گازە کیمیاویەکان پۆلێ نەکرێن ئەڵێن گازە کیمیاویەکان ئەو جۆرەشیان هەیە یعنی مادەی کیمیاوی زۆر کوژەرن بەکارێنرێ تۆ بۆ قڕکردنی مێرووێک لەویا بەکارێنێ بۆی بەرهەمەکەت باش بێ بەڵام چۆن مێرووەکە قڕەکە ئێمەش قڕەکە بەڵام چۆن کاتێک کە ئەمە بەکارهێنی طبعا یەکسەر هەڵیەمژێ لە ڕێی گەڵاکانیەوە ئەچێتە ناو بەرەکە وەک وتم لە ناو ناچێ ئەم مادە کیمیاوی لە ناو ناچێ ئەگەر هەندێکی زۆر کەمی لە ناوەچێ ئەگەر تۆ بێ ڕێژێکی زۆرتر بەکاربێنی وەک ئەوەی لە ستانداردا لە ڕێنمایە جیهانیەکانە هەیە بۆ کوشت و کاڵ ئەو کاتە دەمێنێتەوە لە ناو بەرەکە کەمایەوە ڕۆژانە ئێمە ئیتر بەرکەوتەمانە بێ لەگەڵ چونکە ئێمە ڕۆژانە سەوزەوات و میوە بەکارێنین مرۆڤ نییە ینی ڕۆژانە ئەو شتانە بەکارنێنێ ئەگەر بە ڕێژێکی زۆر کەمیش تێدا مابێتەوە بزانە دوای هەفتەیەک دوای مانگێک دوای ساڵێک ساڵ چەند لەو مادە کیمیانە ئەچێتە ناو جسمی ئێمەوە خەتەرەکە ئەوەیە ئەم مادانە کاتێک تووشی نەخۆشی دەکەن کە بەخۆت نازانی کۆمەڵێک نەخۆشی زۆر ترسناک تووشی ئەو نەفرەکەن بۆ نمونە لە ناویاندا شێرپەنجە نەخۆشیەکانی خوێن نەخۆشیەکانی گورچیلە ئەمانە کاتێک توش ئەبی کاتێک بەخۆت ئەزانی ئەندامێکت لە کارەکەوێ تۆ لێرە هەست ناکەی بەڵام ئەگەری ئەوە هەیە ئەم نەخۆشی من ئێستا تووشم بووە 10 ساڵە من ژەهر هەڵامژم 10 ساڵە ژەهر ئەخۆم 10 ساڵە نازانم چی و چی یەکەم کۆ ئەبێتەوە لە ناو جسمە هەتاوکو ئەگاتە ئەو ڕێژەی کە کاریگەری خراپەکەی دەرکەوێ بەڕاستی ئەمە لاکردنەوەی جددی ئەوێ بۆ ئەوەی ئەگەر لە خەمی تەندروستی خەڵکابی چونکە تۆ ئەمڕۆ لە خەمی ئەوابی بەیانی دوو بەیانی خەسخانەکانت چۆڵترە بن ئەمڕۆ لە خەمیانەبی بەیانی دوو بەیانی ئەبێ پارێکی زۆر لە سێکتەری کوشت و لە سێکتەری تەندروستی سەرفکەی بۆ ئەوەی ئەو نەخۆشانەی کە بەهۆی ئەم کارەساتەوە دروستبوون لەوێەوە عیلاجیان کە یعنی هەمووی ڕەبتە بەیەکەوە کاتێک کە من ئەمڕۆ لە خەمی بەرهەمهێنانی خواردنێکی دروستا بووم ئەو کاتە لەولاوە وەک وایە لە خەمی سێکتەری تەندروستیا بووم بودجەیەکی کەمتر دەرخانەکەم خەسخانەکانم زیاتر زۆر باشە بەڕاستی کاک دکتۆر یعنی ئامانجی ئێمەش وشارکردنەوەی هەم خۆمان و هەم هاوڵاتی و هەم جوتیارانە نەوەک ترساندنیان لە کۆتاییە خۆپارێزی و شاری زۆر باشترە لە چارەسەر بەڵام دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم لەبەرەوەی من خەڵکی ئەو دەڤەرم زۆر بە جوانی هەست بە کۆمەڵێک ینی دوو دیار دەدەکرێت ئێستاکە لە سنتەری پارێزگای هەڵەبجە و کۆ بەشێک لە لادەکانیش هەستی پێدەکرێت ئەمە بەڕێستان بە کاریگەری هەب ئەو تێکچوونی ژینگەی خاک و کاریگەری ئاوەکە دەبینرێت ئێستاکە لایەنە پەیوەندیدارەکان یاخود ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زۆر باز لەوە دەکەن نەخۆشی گورچیلە وەروە نەخۆشی شێرپەنجە بە تایبەت شێرپەنجەی خوێن و مەعیدە لەو ناوچەیە زۆر بۆ جاران ڕەنگە لە لادەیەک زۆر بە دەگمەن کەسێک تووشی شێرپەنجە بوو بێ ئێستاکە وای لێ هاتووە لە لادەیەک 5-6 کەس تووشی شێرپەنجە بن لە تەمەنە جیاوازەکان ئەماش هەر کاریگەری تێکچوونی ئەم ژینگەی خاکەیە وەک دیارە ئەوێ بەکارنهێنانی مەوادە تەندروستیەکانە ناوچەکەی یاخود سەرنجی بەڕێستان دەمێت لەو بارەیەوە بزانم من باوەڕم وایە من ناڵێم لە 100% ئەو کەسانی کە لێرە تووشی نەخۆشی ئەبن ئەو هۆکاریە بەڵام مرۆڤ لە ناو ژینگەیەکە ئاژی ئەنواع ینی جۆرەها بەرکەوتەی هەیە لەگەڵ ئەو مادە ژەهرانەی کە ڕۆژانە ئەخرێنە ژینگەوەی تر ژینگەی هەوا بێ ئاو بێ خاک بێ یان ژینگەی بچووکمان بێ ژینگەی گەورەمان بێ وەک گۆی زەوی ئێمە وەکو مرۆڤ چونکە لە گەشەکردنێکی بەردەوامین وەکو تەکنۆلۆژی بەردەوام ناتوانین بڵین من ناتوانم بڵێم بۆ نمونە قڕکەری کیمیایی بەکارمێنە با ڕووەکە کشتتوکاڵەکان کێڵگە کشتتوکاڵەکان من لە ناو بچن من ناتوانم بڵێم ڕووەک مەچێنن لە ژێرخانووی پلاستیکیا لەبەرەوەی بەو جۆرە ناتوانم بڵێم ئەو نایلۆنانە بەکارمێنن ئەمانە هەمووی ضرورەتێکن بۆ ئەوەی مرۆڤ بمێنێتەوە خواردنی پێویستی هەبێ ئەمانە بەکار ئەبێ بهێنن بەڵام کارەساتەکە وەک تۆ باسی کرد هۆشیاریە بێ من بزانم چۆن ئەمانە بەکاربێنم خۆی هونەرەکەش لەویایە بەکاری بێنیت و زەرەری کەمتر بێن نەک بەکاری نێنیت و دانیشی پاڵبێتەوە مرۆڤ بە هیچ جۆرێک ناتوانێت خۆی بدزێتەوە خۆی بەرەو دواوە بەرێتەوە خۆی لە تەکنۆلۆژیا و لەو شتانەی کە داهێنراون بۆ ئەو ئاسانکردنی زەراعەت داهێنراون بۆ ئاسانکردنی ژیان من خۆمیان لێ بێبەری بکەم چونکە ناتوانم لە کۆمەڵگەیەکە کە تەنراوە بە گەشەکردن تەکنۆلۆژیەکان من بچمە ژوورێک و دەرگا لە خۆم داخەم هونەرەکە ئەوەیە من ئەم شتانە بەکاربێنم هەر هەمویان لە هەموو سێکتەرەکانە بەڵام بزانم چۆن بەکاریان بێنم بۆ ئەوەی هیچنا ئەگەر بڵێم مادەیەکی کیمیایی و ئیلا هەر زەرەری هەیە بێم با زەرەرەکەی دابەزێنم با زەرە بۆ نمونە من ئەگەر تەمەنم 80 ساڵە بە جۆرێک زەرەرەکەی دابەزێنم لە 150 ساڵە ئەم زەرەرە دەرکەوێ و کاتە 150 ساڵ تەمەنی من هەر نەماوە یعنی ئەبێ بێم بە جۆرێک ئەم شتانی کە بەکارێنم زەرەرەکەیان دابەزێنم تاکە هۆکاری کاریگەر بۆ ئەوەی زەرەری ئەم شتانی کە باسمان کرد پێشتر دابەزێنین ئەوەیە ئێمە بەجددی هەم حکومەت
ئەمە بکاتە خەمێکی گەورەی خۆی بە تەواوی بجێ بۆ تەرخان کا بۆ ئەوەی هەم جوتیار هەم لە بەڕێوەبەراتی کوشت و کاڵ هەم ناوەندە ئەکادیمیەکان کە ئێستا هەمانە بە تەواوی وایان لێ بکە کە کاریگەری باشیان هەبێت لەسەر هۆشیارکردنەوەی جوتیارەکان یعنی ئەم هۆشیارکردنەوە و دابینکردنی کۆمەڵێک ئاسانکاری و والحاصل لە دوجار ئەگەر ببێتە خەمێکی گەورەی جوتیار و حکومەت بە ئاسانی ئەتوانیت کۆنتترۆلی ئەم مەسەلە بکەیت بەڵام من هەرگیز نەواش دەڵێم نە لەگەڵ ئەوەشان بڵێم کاکە نابێ بەکاری بێنی ئەبێ بەکاری بێنی چونکە ئەگەر بەکاری نەهێنی بەرهەمە کوشتتوکاڵەکانت باش نابێ بەڵام ئاگادار بە بەم جۆرە بەکاری بێنە ئەگەر بەو جۆرە بەکاری نێنی کارەساتی گەورەی تەندروستی لێ ئەکەوێتەوە دوجار ڕەنگە خەمەکەی من دوای دەیەی داهاتووە چ کارەساتێک دروستە بێت چونکە ئەم نایلۆنانە وەک باسم کرد ئێستا لە مەرحەلەیەکی ڕەنگە 5 ساڵی ڕابردووی تر بەرەبەرە دەست پێکراوێ بە بەکارهێنانی تا 5 ساڵی داهاتوش بەرەبەرە ئەو مادانەی کە لێی دروست بووە بەرەبەرە شی ئەبنەوە یەت ناو خاک ئەگەر شیش نەبنەوە ڕەنگە 100 ساڵێکی بێ بۆ تاوشی بوونەوە بەڵام ژینگ وەک باسم کرد ژینگەی خاکەکە تێکەدا ژینگەی خاکەشی تێکدا بە هیچ جۆرەێک ئێمە بەرهەمێکی تەندروست نابینین. زۆر باشە کاک دکتۆر بەگشتی ڕێگە چارەسەرەکان چین بۆی کە هەم کشتتوکاڵێکی باش و هەم خاکێکی بەپیتمان بمێنێتەوە. خۆی ئەوە زۆر گرنگە ئەو مەسلەی شێوازی بەکارهێنانەیە بەڕێزان کاتێک دێم ئەگەر ئەمە ببێتە خەمی حکوومەت بۆ نمونە یەکەم جار ئەگەر لە وەزارەت ئاخم ئێمە لە وەزارەتی کوشتتوکاڵ و وەزارەتی پلاندانان و وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندنی باڵا ئەمانە هەمووی ڕەبتیان هەیە ئەبێ ڕەبتیان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم مشکلانە ڕەبتەکان چۆنن من ئێستا دێم توێژینەوە یەکەکەم بۆ نمونە من ئەوە چەندین مقابلە و گەشتی مەیدانی و توێژینەوە ئەم شتانە خەریکین بەس بۆ ئەوەی کاریگەری خراپەکانی بزانین ڕەنگە زوو بێ ئێستا بۆ زانینی کاریگەری خراپەکانی ئەمە چونکە بەڕاستی ئەوەی دەیبینین لە داهاتووە کارەساتە خوڵقێنێ ئەوەی دەیبینین ئێستا بۆیە حەزەکەم کە بوویە خەمی ئەوە لە سنتەر توێژینەوەکانی وەزارەتە بوویە خەم ئەو کاتە ڕێنمایی دابەزێنن ئەو کاتە دەورات بۆ فەلاحەکەنەوە کاتێک کە دەوراتیان کردەوە بە عەمەلی من ئەڕۆمە ناو کێڵگەکە ئەڵێم ئەم نایلۆنە بەم شێوە ئەبێ بەکاربێنرێ بەڕێزان و بەم شێوە کە بەکارەتێنا دوجار کە بەرهەمەکەی خۆتێکۆ کردەوە بەم شێوە ئەبێ چارەسەریکەی ئەگەر من ئەمانەم کرد ئەو کاتە چیە بێ ئەو کاتە کاریگەری خراپەکانی کەمە بێتەوە نقطەیەکی تر با لەبیرم نەچێ کاکە کوالیتی نایلۆنەکەیە ئەم نایلۆنانە جاری وا هەیە یعنی شیبوونەوەیان ئەوەستێتە سەر ئاستی کوالیتیان ئاخر من نەمبینیەوە نایلۆن بە 2 ساڵ شی بێتەوە کارەساتە ئەمە دیارە لە کوالیتی کۆنتترۆڵە بە باشی دەرنەچووە یان کوالیتیکی زۆر خراپ هاتووەتە کاتێک لەوێ بوو بە خەمی سنوورەکانیشانە بێ کاکە ئەبێ ئەم جۆرە نایلۆنانە کە لە دنیا بەکارێنرێ داخلی کوردستانیش بکرێ هەم تۆ خەمی ئەوە تێنا خوارد کە کوالیتەکەی باش بوو کوالیتێکی باش هاتێرە خەمی ئەوەت خوارد کە کۆمەڵی توێژینەوەی زۆر باش بکرێت لە ڕێ وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و کۆلێجەکانی کوشتتوکاڵەوە خەمی ئەوەت خوارد کە بە تەواوی هۆشیاری دابەزێنیتە ناو فەلاحەکان و ناو کۆمەلگا کاکە چۆن ئەم نایلۆنانە بەکاربێنین ئەو کاتە ئەکید ئەگەر کاریگەری خراپیشی هەبێ بەرەبرە کاریگەریەکەی کەمە بێتەوە یعنی ئەگەر 50 ساڵ ئەمە کاریگەری خراپەکەی دەرکەوێت ڕەنگە بێتە 100 ساڵ 150 ساڵی داهاتوو لەبەرەوە بەجددی ئەوەندەی من گەشتومەتە نەتیجە لەم شەن و کەوکردن و گەڕان بە دوای ئەم مەسەلا پێویستە بێتە خەمێکی حکوومەت بۆ ئەوەی ئەو خەمەی ئەو کارەساتی کە چاوەڕێمانەکە دوورتر بکەوێتەوە لێمان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر کازان عەبدوڵڵا هەورامی بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت بمێ دەکەینم پرۆگرامێمەش هاوشان و هاوڕێی ئەو پرۆگرامانەی ترکەکراون و شارێکی باشن بۆ هاوڵاتی و وەروەها جوتیاران و لایەنە پەیوەنددارەکانیش سپاس کە لەم تەوەرەیە لەگەڵمان بوویت. بەڵازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕووبهەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر، دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە بابەتێکی گرنگ باز دەکەین، ئەویش باسکردنە لەوەی لە پشووی هاوینە مامۆستا وەکو کادێرێک کەوا دەبێت پەروەردەکار بێ، وەروەها لە کۆمەڵێک قۆناغی هەستیارە لەگەڵ کۆمەڵێک تەمەنی هەستیار چۆن بتوانێت پەیامەکانی باشتر بگەێنێ، وەروە ئەکتیڤتر بێ، لەگەڵمان بەردەوام بن و بمێنەوە. ئێمە باز لەوە دەکەین، بەڵام پێشەوەی لەگەڵ مامۆستا ئەو تەوەرانە باس بکەین. هەوڵ دەدەین لە ڕێگەی تۆڕی پامنێرەکانمانەوە لە شار و شارۆچکەکان کۆمەڵێک زانیاری ڕۆژ بۆتان بگوازینەوە، با بزانین لە ئاستی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان چییە گوزارێت. هەوڵ دەدەین لە ڕێگەی پامنێرانمانەوە بتوانین کۆمەڵێک زانیاریتان بۆ بگوازینەوە. سەرەتاش دەچینە پارێزگای هەولێر لای هاوکارمان ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوت لێبێ و تەندروستی و چۆنە و بارودۆخی هەولێر چی دەگوزارێ و پلەکانی گەرما و تەندروستی بەگشتی لە پارێزگای هەولێر. دیارە ئیدریس ئامادە نەبوو و قسە و باسە و ئەو بابەتی کە لە نێو باشووری کوردستاندا گەرمە، بابەتی پلەی گەرما و بەرزبوونەوە پلەی گەرمایە لە هەنێ شوێندا و خۆشبەختانە دوێنێ پێم هەبوو شوان تۆزە پلەکانی گەرما. دانیار وابزانم ئەوانەی نوکتەیەکیان دروست کردو، ئەڵێ جەماعەتی پێشبینی کە شەوا گیران خەوردە لە شوێنێک لافاوە لە شوێنێکیش پیاوە سووتێ نازانم بڵێن چی. بەداخەوە ئینشەڵا بەوا بکەین هەرێمی کوردستان هەمووی بەشکم بارانێکی ڕەحمەت ببارێت. پێم وابێ لە ئێستەیە بۆ جوتیارانی زیانی نییە، چونکە بەرهەمەکانیان کۆ کردوێتەوە تاوەکو بارینی بارانەکە زیانی بۆ ئەوان هەبێ. ئێمە دەکەین بارانێکی ڕەحمەت دڵ و دەرونی تەواوی هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان فێنک کاتەوە. نازانم ئیدریس لەگەڵمان بەڵێ وەک هاوکاریشم ئاماژەی پێکرد، پلەکانی گەرما لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر زیاد بەرز بوونەوە. ئەمەش هاوڵاتیان بێزار بوون لە ئیشکردن بەتایبەت ئەو هاونیشتیمانیانەی ڕاستەخۆ لە بەردەم خۆر وەروە لە دەرەوەیشان دەکرد. ئەمە تۆزێک کاریەوانی قورستر کردبوو، بەڵام بەرەبەرە شکر بۆخوا پلەکانی گەرما خەریکە دادەوەزن. ئەم ساڵیش ئەو وشکە ساڵوی نەبوونی بارانە کاریگەری هەبوو لەسەر گەرما. تاوەکو ئیدریس ئامادە دەبێت دەچینە سلێمانی پامنێرمان ئەردەڵان محەممەد وەردەگرین. ئەردەڵان سڵای خوا لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لای تۆ. بەڵێ
بەڵێ بانیتان باش ئێمە ئێستا لە بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانین بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی کام بەڕێوەبەرایەتیە هەساوە بە دروستکردنی کتێبخانەیەکی وەرزشی بۆ شاری سلێمانی کە ئەمەش یەکەم جارە ئەم جۆرە کتێبخانەیە لە شاری سلێمانی یا بڵێنە دەستگایەکی وەرزشی ئەم شارە ئەنجام ئەدرێت کە ئەویش بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی ئەوەش دوای ئەوەی کە گۆڕانکاریەک لە بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەرایەتیە کرا ئەویش بە دانانی کاروان شێخ زیرە کە بە کەسێکی گەنج و لێ هاتووە هەسە بە دانانی ئەم کتێبخانەیە کە یەکەم جارە بەشێکی زۆر لە کتێبە وەرزشیەکان شاری سلێمانی و تەنانەت کوردستانیش لێم کتێبخانە کۆبووەتەوە کە ئەمە زیاتر کتێبخانەی کوردی کتێبخانەی کوردی دەوڵەمەندترەکە من جگەل لەم چالاکیە کە ئێستا ئێمە لێرە ئامادەین بڕیارە بۆ یەکەم جار پاڵەوانێتی ناوچەکانی باکووری عێراق بۆ یاری مەوەیتای لە شاری سلێمانی ئەنجام بدرێت کەم پاڵەوانێتیە جیاواز لە پاڵەوانەتیەکانی تری عێراق چەندین ناوبژیوان لەسەر ئاسی وڵاتە عەرەبیەکان و سەرۆکی یەکێتی مۆڵیتای وڵاتی ئێران بانگێشی ئێرەکراوە کە ئەمانە بەهێزی پاڵەوانەتیەکە پیشانەدا لەبەرەوەی دوای تەواوبوونی پاڵەوانەتیەکە ڕاستەوخۆ هەڵبژاردە عێراق دروستەکرێ هەروەها بەپێ ئەو زانیاریانەی کە تایبەت دەست ئێمە کەوتووە ئەمڕۆ بڕیارە ڕاهێنەری هەڵبژاردەی لاوانی عێراق بگاتە شاری سلێمانی ئەویش بۆ ئەوەی لە نزیکەوە ئاست و توانای لێ هاتووە یاریزانێک یانەی ئاشی ببینێ کە لە ئێستا دەلایەنەی قووەجەوی شاری بەغدا یاریەکەمە ئەو زانیاریە گرنگانە بوو کە لە شاری سلێمانی ئەنجام ئەدرێ من دەمێت زیاتر زانیاری لەسەر کتێبخانەکە لە میوانەکەم وەرگم ئەویش بەڕێز کاروان شێخ زیرەکە بەڕێوەبەری وەرزشی سلێمانیە کا کاروان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێمان بڵێ بیرۆکەی ئەم دروستکردنی ئەم کتێبخانەیە چی بوو؟ بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان لە بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی بێگومان ئێمە هەستمان بەوە کرد کە بۆشاییەک هەیە ئەو کتێبە وەرزشیانی ئەو نووسینە وەرزشیانەی کە بڵاوەکرێتەوە لە دوای بڵاوکردنەوەیان بە شێوەیەک لە شێوەکان ونە بن خوێنەر ناتوانن وەکو پێویست سوودیان لێبینەوە و لە کتێبخانە گشتەکانی شاکە تایبەت نین بە وەرزش بابەتی کەمی وەرزشی لێ سەرچاوی کەمی وەرزشی لێەوە کۆمەڵێک بێگومان خوێنکارانیشمان و یاریزانانمان پێویستیان بۆیە کە سەرچاوی زانستی وەرزشی بخوێنەوە بۆی بە باشمانزانی کە لە بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی شوێنێک دیاریکەین بۆ ئەوەی کە ئەو کتێبە وەرزشیە کوردیانەی ئەو نووسینە کوردیانەی کە هەن ڕۆژانە بڵاوەکرێنەوە کۆیان کەینەوە جارێکی دیکە بیان پارێزین و بیان خێنەوە بەردەم خوێنەران جارێکی دیکە بۆیە ئەم بیرۆکەیمان لێرە جێبەجێ کردووە کە کتێبخانەیەکی خنجیلانە دابنین لە ئێستادا بەشێکی لە کتێبەکان ئەوانەی کە لە ناو سلێمانیان زیاتر بەشێکیان کۆبنێتەوە کە هەنگاوەکانی دیکەمان ناوە تا لە هەولێر و دوهۆک و کەرکووک و هەڵەبجە و تەواوی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە ئەو نووسینە کوردیانەی کە هەن بۆ یەکەم جار لە کتێبخانەی وەرزشی کوردی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا بیپارێزین پیشانی خوێنەرانی بینەوە. ئەگەر باس لەوە بکەین ئەم کتێبانە تەنها و کتێبە وەرزشیانە کە باز لە یاری جۆرا و جۆرەکان دەکەن یاخود کتێبی جۆرا و جۆریتیا لە نووسین لە راپۆر لە ئامادەکردنی یاریزان لەم بابەتانش تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە وەرزشەوە زانستی وەرزشیەوە هەر لە بنەماکانی فێربوون هەم لە بنەما زانستیەکان هەم لە یاسایەکان هەم لە بنەما دەرونیەکان و لایانی دەرونی وەرزشی کە ئەوەی نووسراوە لەم کتێبخانەیە بوونی هەیە و چەندین گۆڤار هەیە کە بابەتە جیاوازەکانی وەرزش و ئەنجامەکان و هەروەها سەروەریەکانی تێدا تۆمارکراوە کتێبخانەکە تەنها تایبەت نییە بەو کتێبانەی کە تایبەت بە جۆرێکی یاری نەخێر هەموو جۆرە یاریەکان بە هەموو جۆرە جیاوازەکانی وەرزش وەکو لایانی تەندروستی و دانی دەرونی و لایانی یاسایی و لایانی مێژوویشی تیا کۆکراوەتەوە. بەڵێ بپرسین تا چەند دەستگا وەرزشیەکانی یانەکان تەنانەت زانکۆ و پەیمانگاکان هاوکارتانن بۆ پێدانی ئەو کتێبانە کە زیاتر کتێبخانەی کوردی لە بواری وەرزشا دەوڵەمەندە. ئێمە سەرەتا داوامان لە نووسەرەکان خۆیان کردووە و کتێبانەی کە هەیەە لە ماڵەکانە نەدایانناوە پێشکەشی ئێری بکەن ئێمە جارێکی تر بۆیانە خینەوە بەردەم خوێنەران و یانەکان داوامان لێکردوون بەشێک لە یانەکان هێنایانە سایەکێک لە کۆنووسی بۆ نمونە پەرتووکی ینی وەرزشی پێشمەرگە هەیە یەکی دڵ پێ کوردستان هەیە بۆ چەندی کتێبی یاسایی هەیە لەردانراوە و داوامان لە کتێبخانەکانیش کردو کتێبخانەی گشتی بەداخەوە کەمی لێ وەکو پێم وتن لەوێ چەند سەرچاوێکی زۆر کەم
کتێبی وەرزشی هەیە بۆیە ئەوانە داوامان لێ کردوون و داوامان لە زانکۆش کردووە کە ئەتوانن نامەی دکتۆرا و ماستەر و ئەتڕۆحەکانیان بۆمان بنێرن کە جارێکی دیکە لێرە سوودی لێبینەوە ینی هەموو لایەنەکانمان ئاگادەکرد چ پەیمانگای وەرزشی چ زانکۆ چ یانەکان و شوێنەکانی دیکەش بۆ پێی بەم جۆرەی باسیەکەی کتێبخانەکە بەو جۆرە پەری پێدەسەندرێت و گرنگی پێدەدرێت تا چەند کتێبخانەکە لە خزمەت هاوڵاتیان و وەرزشکاران و ڕاهێنەر و یاریزانانە تا چەند درگاتان واڵایە بۆ ئەوی بتوانن خەڵک سەردانیکە سوودی لێ ببین. ئێمە بۆ ئەو کردومانەوە کە خەڵکانێک پێویستیان بە زانیاری وەرزشی هەبێ ئەگەر لە تۆڕی کۆمەڵایەتی و لە ئینتەرنێتە دەستیان نەکەوێت بێن لە کتێبەکانە وجودی هەیە و بوونی هەیە و کەزانن ئێمە لە ڕووی مێژووەوە لە تۆڕی کۆمەڵایەتیە لە شوێنەکانە کەمن مێژوەکەمان ناتوانین هەموو بە ئاسانی بیدۆزینەوە لەوانێ لە فەیسبووکی یانەکە یا شوێنەکە هەبێ بەڵام لێرە ئەگەر لە کتێبە بوونی هەبێ لێرە ماوەتەوە بۆیە ئەمە ئەخرێتە خزمەتی هەر کەسێک بێ سەردانی ئێرە بکە دەرگاکەی واڵایە لێرە مێزمان داناوە مێز و کورسیمان داناوە لە داهاتووە خوێندکارانی قوتابخانە و زانکۆ و پەیمانگا لەگەڵ مامۆستاکانی قسەمان کردووە لەگەڵ بەرپرسەکان قسەمان کردووە کە ئەوان ئەتوانن هەفتەی ڕۆژێک گروپە جیاوازەکانیان بێنن بۆ ئێرە لێرە خوێنەری کتێبەکان بن و توێژی نوێی لەسەر بکەن. زۆر سپاس بۆ میوانەکەم بەڵێ ئەوەی گوێبیسی بوون زانیاری بوو لەسەر یەکەمین کتێبخانەی وەرزشی کوردی کە لە ئێستادا لە بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی بەردەسە و دەتوانن وەک میوانەکەم ئاماژەی پێیا دەتوانن خوێندکاران مامۆستایان یاریزانان ڕاهێنەر هەفتانە سەردانی ئەم کتێبخانەیەکەم بۆ ئەوەی کە ئەو زانیاریانەی لە دەرەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستیان ناکەوێت و لە کتێبخانەکانی کە دەستیان ناکەوێت لێرە بە ئاسانی بەردەستیان کەوێت. زۆر سپاس بۆ پەیامێرمان ئەردەڵا محەممەد لە سلێمانی و لەگەڵماناو. وڵای زانە چینە پارێزگای هەولێر لای هاوکارمان ئیدریس سلااوت لێبێ و تەندروستی چۆنە و دەنگوباسی گەرمای هەولێر. زۆر سپاس دەکەم کاکشوان بە هیوای کێشێکی فێنک بۆ ئێوە هەڵبەتە لە هەولێر زۆر گەرمە پلەکانی گەرمە ئەمڕۆ بەرز بۆتەوە دوێنێ خۆشبەختانە تۆزێک پلەکانی گەرما دابەزی بوون و لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما تۆز خۆڵێکی زۆر ئەم ناوەی گرتبووە شاری هەولێری بەگشتی گرتبوویەوە و لە دەوروبەری هەولێریش بەشێک لە ناوچەکانی دەوروبەری هەولێر بەڕێشی زۆر بارانباری بوو و کاگەیشت بۆ ئەوەی بەڕێوەبەرایەتی ئاوڕۆی هەرێمی کوردستان بەیانێکی فەرمی دەرکرد کەوا ئاوی ئیفراز کەوا بەشێک لە گەڕەکەکانی ناو هەولێری گرتووەتەوە ئاوەکەی شێلوو بووە واتە بەهۆی بارانبارینەوە ئەو ئاوە شێلوو بۆ بە کەوچی خواردنەوە نایە بۆیە وەزارەتی ئاوڕۆ بەڕێوەبەرایەتی ئاوڕۆ ئەوەی ڕاگەیان بووکەوە هاوڵاتیان دەست بگرن بە ئاوە بۆ چەند ڕۆژێک ئیفرازی 1 و 2 لە شاری هەولێر بە شێوەی شێلوبوون واتە بە کەڵکی خواردنەوە نایەت ئەم دیاردێشتەنها لە وەرزی هاوین داڕوودا بەهۆی ئەوەی ڕێژەی ئاو لەو ناوچانە کەمی کردووە و بابەتێکی تری شەیە کاکشوان من دەمەوێت ئاماژەی پێ بدەم بەهۆی ئەوەی لە ماوەی ڕابردوودا ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەرز بووتەوە لە ئێستاشدا تەنها لە 24 کاتژمێری ڕابردوو زیاتر لە 3300 کەس بەس تووشی ئەو ڤایرۆسە بوونەوە تووشی ئەو پەتایە بوونە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای UN ڕێکخراوی UN نێودەوڵەتیەوە بەشێک لە هاوکاریەکانی پێگەیشتووە ئەگە هاوکاری یارمەتی دەرن بێت ئەو ئۆتۆمۆبیلانەی لە دواوەی منە هەموو ئەو هاوکاریانن کەەوە بۆ وەزارەتی تەندروستی هاتوون کە پێک دێت لە ماسک و دەستچێش و کۆمەڵێک تەحقیق و پێداویستیکەوە بۆ خۆپارێزی لەو پەتایە بەکار دەهێنرێت و شوان دەمەوێت ئاماژە بە شتێکی تریش بکەم ئەمڕۆ کاتژمێردەونی وا بڕیارە شاندێکی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی مەڵبەندی هەولێری کۆمەڵ بکات ئەم سەردانە وەکو سەردانێکی کۆمەڵایەتی دەبێت بەدەر لە بابەتە سیاسەکان کەوا لە ماوەی ڕابردوودا جەنابی مامۆستا عەلی باپی لەسەر ئاستی باڵاوە سەردانی یەکێتی نیشتمانی کوردستانی کردبوو و لە نزیکەوە باسییان لەو گرفتانە کردبووکەوە یەکێتی نیشتمانی کوردستان لە نێو خۆدا هەیتی و ئەم سەردانیان تەنها دەبێتە سەردانێکی دۆستانە و هاوڕێیانە بەڵێ شوان ئەمە بەشێک لە چاڵاشەکان لە شاری هەولێر. زۆر باشە ئیدریس بابەتێکی دیکە هەیە لە هەولێرەویش ئەو نەخۆشخانە حکومیەیە کە کراوە بە نەخۆشخانەیەکی ئەهلی و شکایەت و ئاراستی داواکاری گشتی کراوە ئایا ئەو بابەتە چی بەسەر هات دەوترێت کە
لە ڕێگەی یاساوە دەیانوێت چارەسەری ئەو بابەتە بکرێت. بەڵێ کاک دانیال لە ماوەی ڕابردوودا پارێزەرێک سکاڵای لە دژی وەزیری تەندروستی تۆمار کرده بوو و ئەم نەخۆشخانەیە لەلایەن بەشێک لە ڕێکخراوە لە قونسوڵخانە نێودەوڵەتیەکانەوە پشتگیری کرابوواتە بڕێک لەو پارەیە کەەوە ئەو نەخۆشخانەی پێ دروستکرا و بە ناوی سانتیلایف کە تایبەت بوو بە منداڵان و لەدایک بوون و نەخۆشیەکانی منداڵان لە ئێستادا لە شاری هەولێر تەنها یەک نەخۆشخانە هەیە بۆ منداڵان و لەدایک ڕێژەی ئەوەندە ڕێژەی لۆدی لەسرە من چەند جارە قسم لەگەڵ بەڕێبەری نەخۆشخانەی منداڵان و لەدایک بوون کردووە دەڵێ زۆر پێویست دەکات لە ئێستادا نەخۆشخانەیەک هەبێت و بەڕێبەری تەندروستی هەولێرەوەی پێڕاگەیاندکەوە نەخۆشخانەیەک لە ئارادایە بەڵام لەم کۆتاییاندا دەنگۆی ئەوە هەبووەکەوە ئەم نەخۆشخانەیە درابێ بە کەرتی تایبەت ئەمەش نیگەرانی بەشێک لە پارێزەران و قونسوڵخانەکانیش لێکەوتۆتەوە. دوێنێ لێش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان پارێزەرێک دوای ئەوەی کەەوە لە ماوەی ڕابردوودا سکاڵای وەزیری تەندروستی تۆمار کرده بوو لە ئێستاشدا ئەوەی ڕاگەیاند بوو کەەوە ئەم نەخۆشخانەیە هی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و قوسڵخانەکانی ئەو قوسڵخانەی کەەوە لە هەرێمی کوردستان قوسڵخانە بیانیەکان بۆ هاوکاری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم هاوکاریان کردووە ئەم نەخۆشخانەیان دروست کردووە و بەشێکی ئەو ئەرزێکەوە لەسەری دروستکراوە هی شارەوانیە تایبەتە بە شارەوانی و بۆ مڵکی گشتی بەکاردەهێنرێت نەوەکو بدرێت بە کەرتی تایبەت بۆ ئێسکاڵەکان و دەنگەکان لە ئێستادا گەرمن ئێمە چاوەڕە دەکەم بزانین ئاخۆ قسەی وەزارەتی تەندروستی قسەی فەرمی وەزارەتی تەندروستی لەبارەیەوە چی دەبێت ئایا ئەم نەخۆشخانەیە بە فەرمی دراوە بە کەرتی تایبەت یاخود تەنها دەنگۆیەکە و بڵاو بۆتەوە و ئێمە لەگەڵ ئەو دەنگۆیانە تاوکو ئێستا فەرمینی ڕانەگەێنراوە و وەزارەتی تەندروستی تاوکو ئێستا هیچ بەیانێکی فەرمی لەبارەیەوە نەداوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس بەڵام ئیدریس ئەم جارە گەلاوێت بۆ کردین بیکەوە خاتی خواب بۆ لای قەڵای هەولێر وڵای بیری قەڵای هەولێرەکەین با تۆزەگە و دیمەنە کللتوری و مێژویانەی شاری هەولێریش ببینین چویتەتە کۆڵانێک بەزی سحاف لە پشتەوە دیارە ناوە چ شوێنێکە لەکوێوە ساوی من لانێ وەزارەتی تەندروستیم کاک شوان ئەم شوێنەیەکەوە هاوکاریەکان بۆ وەزارەتی تەندروستیەوە لە ڕێگای UN-ەوە بۆیان هاتووە. دەستی یوێریش خۆش بێ دەستی تۆش خۆش بێ لەشە ساغ بێ و زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس لە هەولێرەوە لەگەڵ مامووی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک هاوکاران و وەروەها هاوڕێیان و بینەران و هاونیشتیمانیان و هاوڵاتیان خۆتان بپارێزن لە بەتای کۆڤید-19 وەروەها تا بۆتان بکرێ ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی کە بڵاویان کردوێتەوە بەکاری بێنن. بڵێ دانیال پێم وایە بێچینە سلێمانی دەچینە سلێمانی ڕامیار وەردەگرین بە شێوازێکی ئەزلایف ڕامیار سڵای خوا لێبێت. زانی ڕامیار دوایین زانیاری و چالاکیەکان چین لە شاری سلێمانی بۆمان دەگوازێتەوە لە دوێنێشەوە کۆمەڵێک بارگژی و لە نێوان حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بۆ کە ئەمەش کاریگەری کوردستان باری دەرونی بەشێک لە وڵاتیانی شاری سلێمانی زانین ڕامیار لەو بارەوە قسەمان بۆ دەکات و هیچ زانیارێکی لایە. ڕامیار سڵای خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە شاری سلێمانی. سڵای خواتان لێبێت ئەم کاتتان باش دیارە وا بڕیارە ئەمڕۆ بەشێک لە دانیشتوانی گوندی سەرداراوە لە شاری سلێمانی بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و هەروەها داگیرکردنی زەویەکانیان گربوونەوەیەکی ناڕەزایی ئەنجام بدەن. دیارە لەگەڵ کۆمپانیایەک لەو کۆمپانیانەی کە قسەیان لەگەڵیانە هەیە بڕیارە کۆ ببنەوە لە دوای کۆبوونەوەکە قسە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دەکەن. دیارە ئەو شوێنە دەکەوێتە دەرەوەی مارەزی ئۆتۆمبیلە بێسەرەتاکانی پێدەوترێت. دوای ئەوە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامەدەن و تایدا باز لە ئەو داگیرکاریان دەکەن کە لە زەویەکانیان هەیە. سەبارەت بە ڕۆژی کۆرۆنا دەمەوێت باز لەوە بکەم کە لە دوو ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی تووشون بە پەتای کۆرۆنایە ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە هەڵکشان کردووە بە جۆرێکە دوێنێ کە دوی ئابەکات بڵێن ئامارەکانی تووشون بە کۆرۆنا بەم جۆرە بووە. لە شاری سلێمانی نزیکەی 980 توژوینێ تۆمار کراوە بەڵام خۆشبەختانە هیچ حاڵەتێکی مردن نەبووە و لە یەکی ئابیش نزیکەی 860 توژوینێ تۆمار کراوە و نزیکەی دەمەوێت ئاماژە بکەم زانین حاڵەتەکانی مردن لە ڕۆژی یەکی ئابدا بەپێی ئامارەی کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوتەوە
لە شاری سلێمانی حەوت مردن هەبووە بەهۆی پەتای کۆرۆناوە دیارە ئەو ئامارە ڕۆژانە بەرزی و نزمی دەکات لە نێوان 800 بۆ 900 و هەروەها یەتەوە بۆ 600 و 250 وەزاری تەندروستی و ینی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی هۆشداری داوە لەوەی کە هاوڵاتیان پێویستە بە خۆپارێزی زیاترەوە مامەڵە بکەن لەگەڵ دۆخەکە چونکە پەتای کۆرۆنا بە شێوەیەکی ئەجگار بەرچاو بە تایبەتی ئەم کۆرۆنا تازەی کە پێی دەوترێت دەلتا ڕوویاکشانەوە بڵاوبوونەوەی پەتاکە خێراترە لە ئەو کۆرۆنایی کە لە پێشتردا هەبووە دیارە هەر ئەمڕۆژ بۆ یادی جینۆساید ناساندنی شنگالە کۆمەڵێک یاد هەیە لە شاری سلێمانی کە ئەو یادە دەکرێتەوە بڕیارە بۆ ماوەی 7 خولەک سەرجەم ئۆتۆبێلەکان لە بەردەم پارێزگای سلێمانی بوەستن وەکو یادکردنەوەیەک بۆ یان وەکو وەفایەک بۆ جینۆسایدی ئێزیدیەکان و شنگالیەکان لامان کاتەوە بڕیارە کاتژمێر 11 سەرۆکی دەستەی وەبەرهێنانی سلێمانی کۆنگرەی ڕۆژنامەیی ئەنجام بدات لەسەر بەشێک لە ئەو زەویانەی کە وەبەرهێنانی تێکراوە کۆمەڵی قسەی تازە لەسەر وەبەرهێنان لە شاری سلێمانی دەکرێت دوابەدوای کۆنگرەکە کە کاتژمێر 11 هەندێک زانیاری زیاتر لەسەر ئەو زەویانی سلێمانی و ئەوانی کە پێشتر قسەی لەسەرکراوە وەکو داگیرکاری و ئەمانە بەڕێوەبەری دەستەی وەبەرهێنانی شاری سلێمانی ڕوونی دەکاتەوە بەڵێ ڕامیار عوسمان سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانێ ڕامیار لەو دیمەنانەی دانیار لای من بوو لە ناوەڕاستی جادەیە بوو تا تەواو بەرخەم بۆ ئۆتۆمۆبیلێ لی نییە ئەم جارەوا مەوەسن هاوکارەکەت کاکە تۆزە قەراقی جادەکە بگرن بڵێ دەچینە چەمچەماڵ پامێرمان جەلال جەباری وەردەگرین کاک جەلال سڵای خوا لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە قەزای چەمچەماڵ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە من ئەمەوێ بە ئاماری کار و چالاکیەکانی دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دەست پێ بکەم دیارە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش و ناحیەی تەکێەوە بە ناحیەی بازیانیشەوە هەرسێ دەستگای بەخشینی خێرخوازی و ڕێکخراوی هاواری خێرخوازی و ڕێکخراوی سۆمای چاوان مانگانە لەم سنوورە کەفالەتی 204 مناڵی بێباوک دەکەن دیارە بە بڕی زیاتر لە 20 میلیۆن دینار و ئەگەر چۆنەڵی وردی بکەمەوە ئیشەکان هەر یەک لە دەستگای بەخشین لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەی تەکێ و ناحیەی شۆڕش کەفالەتی 66 مناڵی بێباوک دەکەن و ڕێکخراوی هاواری خێرخوازی کەفالەتی 80 مناڵی بێباوکە کە دیارە جگە لە سەنتەری قەزاکە و ناحیەی تەکێ و ناحیەی شۆڕش مناڵە بێباوکەکانی ناحیەی بازیان بە کۆمەڵگەکانیشەوە لەخۆوەگرێ و ڕێکخراوی سۆمای چاوانیش ماگانە کەفالەتی 48 مناڵی بێباوکەکە وەک ئاماژەم پێکرد کۆی ئەو مناڵانی لەم سنوورە کەفالەت دەکرێن بریتە لە 204 مناڵ ماگانە کە لە چەند ڕۆژی داهاتووە موچەکانیان پێدراوە و وەک ئاماژەم پێکرد کۆی موچەی هەر 204 مناڵەکە زیاتر لە 20 میلیۆن دینارە دیارە بە هاوکاری خێرخوازان بەڕێوە ئەچێ بابەتێکی تر ئەمەوێ ئاماژەی پێ بکەم دیارە لە 22/6 بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا بە تەرخانکردنی بڕی 7 میلیارد و 681 میلیۆن دینار بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی لە قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دیارە بە شێوەیەکی کاتی ئەو بڕەپارەیە دیارە چارەسەرەکانیش بریتی بوون لە لێدانی دەبیر و دروستکردنی تانکیەک بۆ گلدانەوەی ئاو بە قەبارەی 1000 مەتر سێجا و دروستکردنی پاڵاوگەیەک بۆ تەسفیە و پاڵانی ئاو و چاکسازی گۆڕینی بۆڕی ئاوی 900 ملیمیکانی شەیتان لەگەڵ ئەوەشدا یعنی جگە لەو 7 میلیارد و 681 میلیۆن دینارە هەر هەمان ڕۆژ واتە لە 22 حوزەیرانە کە نزیکەی مایەک و دە ڕۆژ زیاتر بەسەراتەیە پەڕێ بڕی 3 میلیارد و 850 میلیۆن دینار تەرخان کرا بۆ جێبەجێکردنی پرۆژەی پەرەپێدانی هێڵی ئاوی دوکانی کۆن کە ناسراو بە دوکانیەک دیارە هەمووی سەرجەم ئەو بڕەپارەی کە زیاتر لە 4 ڕۆژ لەمەوبەر لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ چاکسازی لە هێڵەکانی بۆ ڕیاو لە سنووری قەزای چەمچەماڵدا بینکراوە 11 میلیارد و 531 میلیۆن دینار بووە بەڵام تا ئێستا هیچی لە دۆخەکە نەگۆڕیوە ئەوەی کە من شەوی ڕابردوو لەگەڵ هەر یەک لە قایمقامی چەمچەماڵ قسەم کردوە بەڕێوبەری فەرمانگەی ئاوی چەمچەماڵ باسییان لەوە کرد کە وا ئێستا لە نیوەی وەرزی هاوینان دیارە تاکو ئێستا ئەو بڕەپارەی هەر بەزارەشی و خەرج نەکراوە بۆیە هیچی لە دۆخی ئاوی قەزاکە نەگۆڕی و لە ئێستاە دۆخی ئاوەکە زۆر لە چند ڕۆژ پێش ئێستا خراپترەکە دۆخی پێدانی ئاوی ماڵان لە نێوان 10 تا 12 تا هەنێ گەڕەکە چێتە 15 ڕۆژیش وە بابەتێکی تر ئەمەوێت ئاماژە بە دوایین ئامارەکانی نەخۆشانی کۆرۆنا بکەم لە سنووری قەزای چەمچەماڵ دیارە لە سنووری قەزای چەمچەماڵ مەڵبەندێکمان هەیە کە مەڵبەندی تەندروستی ئاسوودەیە ئەو مەڵبەندە
تایبەتە بە گلدانەوەی نەخۆشانی کۆرۆنا من شەوی ڕابردوو کۆسرە جمعە بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی ئاسوودە بۆ چاودێری چڕی توژبانی کۆرۆنا پێ ڕاگەیاندم لە ئێستاە 12 نەخۆشببوونیان هەیە کە دیارە هەر 12یان باری تەندروستیان ناجێگیرە بەداخەوە و لە ژێر چاودێری چڕی پزیشکیان و پێویستیان بە چارەسەری بەردەوامە بۆیە هێڵراونەتەوە بەڵام ئاماژەی بۆ کرد کە ڕێژەکە زۆر لەوە زیاترە. وەسەبارەت بە کەشوهەوایش وەکو کۆتا خاڵ ئەگەر ئاماژەی پێ بکەم دیارە پلەکانی گەرما لەم ڕۆوەتا ڕۆژی شەممە تقریبان بە جێگیرکراوی ئەمێننەوە لە نێوان 41 تا 42 تا 43 پلەی سەدی دەمێننەوە ئەمە تەواوی زانێرەکان ولای من ئەگەر پرسیارێکتان نەبێ من نەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانەوی سپاس بۆ زانیاریەکان. وڵی ئایزان لە بابەتی دووەمی بەرنامەکەمانە قسەباز لەسەر بابەتێکی زۆر گرنگ وەستیارەکەین کە ڕەنگە زۆر جار باز نەکرابێ یاخود گرنگی پێ نەدرابێ ئەویش لە پشووەکان یاخود بە دیاریکراویش پشووی هاوین چی بۆ مامۆستایان بکرێت بە تایبەت مامۆستایانی وەزارەتی پەروەردە کە ڕاستەوخۆ مامۆستایانە فێرکەرن وەروە فێرخوازێکی زۆریان لە بەردەستە پێویستە مامۆستا لە بارودۆخێکی ژیانی گونجاوە بێت تا بتوانێت بە کوالیتێکی زۆر بەرز و زانستی ڕۆژ لەگەڵ خوێندکار و قوتابی فێرخوازەکانی مامەڵە بکات. بۆ قسەکردن لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز خاتو بێ خاڵی مامۆستا لەسەر بە وەزارەتی پەروەردەمان کردووە مامۆستا بێ خاڵ زۆر بەخێر بێت. زۆر بەخێر. ئەگەر لەوە دەست پێ بکەین لە پشوەکانە ئەو کاتێ مامۆستا ناچێتە ناو پۆلەوە چی بۆ مامۆستایان بکرێت یاخود مەفروزە و واجبە چی بۆ مامۆستا بکرێت تاوەکو مامۆستا بە کوالیتێکی زۆر بەرزتر و باشتر بتوانێت لە ساحەی مەیدان و زانستا لەگەڵ خوێندکار و فێرخوازەکانی باشتر مامەڵە بکات. دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بەڕاستی چەند ساڵێکە کێشەکان هەمووی کەڵەکە بۆ لە وەزارەتەکانە بە تایبەتی وەزارەتی پەروەردە کە بەڕاستی بنەڕەتترین وەزارەتە لە هەر حکوومەتێکە لە وڵاتەکانی تریشەکە گرنگترین وەزارەتی پەروەردە و ئیحتیمامێک و کاریگەرێکی زۆر گەورەی هەیە بەسەر هەموو وەزارەتەکانی ترە چونکە پەروەردەکردنی نەوەی داهاتوە جیل بۆ جیل ئەم وەزارەتە هەموو نەوەکان پەروەردەکات و هەمووی لە ژێردەستی ئەمانەیە گەورە بن بۆیە پێش هەموو شتێ وەزارەتی پەروەردە لەسەری واجب بوویانی لە هاوینەکانە کۆنفرانسێکی گەورە بکات لەسەر ئەو ئاستەنگانی کە ساڵانی پێشڕوویاوە بە بۆنەی بایکۆتە بە بۆنەی بێموچەی و بە بۆنەی دابڕین و پاشەکەوت و کۆمەڵە شتەوە کە هاتووە حەق وەزارەتی پەروەردە یعنی پلانی هەبووایە کە لەم کاتەیە بوو بەڕاستی هیچ نەبێ یا لە ماوەیەکی کەمترە پێشەوەی قوتابخانەکان بکرێتەوە کۆنفرانسێکی گەورە بکرێت لە هەموو شار و شارۆچکەکانە کۆمەڵی مامۆسای ڕۆشنبیر بتوانە بانک بکرێت قسە بکرێت لەسەر ئەزمەکان لەسەر کێشە و گرفتەکان وە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بۆی ساڵی داهاتوو نەچینەوە هەمان کێشە و گرفت. خاڵێکی تریان ئەوەی کە گرنگی پێ بدرێکردنەوەی خولە خول بۆ بەڕێوبەرەکان بەڕاستی ئەمە زۆر گرنگە لە بەتایبەتی کە ئێسام سیستمەی لە وەزارەتی پەروەردە سیستمێکی زۆر باش و گونجاو کراوەتەوە بەڵام ئەرکێکی و ماندووبوونێکی زۆری خسۆتە سەر بەڕێوبەرەکان ئەبێ خولی ئەوەی پێشەوەی من یعنی فەرمانێک کارێکم پێ بدرێ ئەبێ پێشتر ئامادەکاریم بۆ کرابێ ئێمە ئامادەکاری نەکراوە خولەکان زۆر بە کەم و کورتی کراوە کاتێ تۆ پشود لە بەردەستایە یعنی حەقی خۆیەتی ئامادەکاری بۆ بکرێ هەموو قوتابخانەی دوو کەسی بۆ دابین بکرێ بۆ ئەم سیستەمە خول ببینێ بە تەواوەتی حەقی تاو بە ئەو خولە بدرێ مامۆستا و ڕاهێنەری زۆر بتوانە خولەکە بڵێتەوە و بە عملی کردارەکانی ئەمشان بۆ ئەوەی نەکەونە هەڵەوە دوایی کێشەوگرفت هەم بۆ قوتابخانەکان و هەم بۆ پەروەردەکان دروست بێ هەروەهاکردنەوەی خولی ڕاهێنانی وەرزشی خولی هوەری خولی گەشەپێدانی مرۆیی لە ڕووی پەروەردەوە کە شێوازی مامەڵەکردنی مامۆستا لەگەڵ قوتابیە شێوازی مامۆستا لەگەڵ مامۆستای بەڕاستی بمانەوێت نەمانەوێت ئەم چەند ساڵی ڕابردوو کاریگەریەکی زۆری لەسەر دەرونی مامۆستا دروست کردووە گرنگی نەداوە بە خوێندنەوە گرنگی نەداوە بە پەروەردەکردن و ڕۆشنبیرکردنی خۆی لە ڕووی ئەوەی کە کاتێ منەچم بۆ قوتابخانە لەم پشووی هاوینا چی بکەم خۆی مەفرۆزە هەموو مامۆستایەک لە هاوینا خەمی ئەوە بخوا لە ساڵی داهاتووە کە کۆمەڵی خوێندکار هێتە بەردەستە ئەمانەتێکن ئەمانەتێکی دینی و ئەمانەتێکی دنیاین بۆ من کاتێتە بەردەست ئەبێت تۆ بزانی چیت پێڵێ ئایا لەمسەرلایی هەروەکو ساڵانی ڕابردوو شتێک و بەڕێیەکێت و کۆتایی پێێنی یا ئەمانەتەکە و حەقی خۆی پێدەیت و پێشتر ئامادەکاری بۆکەی خوێنەوە لەسەر سەرچاوەکەی خۆتەکەی لەسەر بابەتەکەی خۆتەکەی دراسە ئەەکەی بەداخۆی مەمان نییە خودی مامۆستاکان دراسەکردنمان نییە زۆر دەگمەنە ئەگەر هەبێ شتێکی وە و ئەگەر کاتێک مامۆستاکە نایکە مەفروزە حکوومەتی هەرێم پەروەردە ئەمە خۆی بیکە خولیان بۆ بکاتەوە بۆ گەشەپێدان لە هەموو ڕووەکانەوە بە تایبەتی مامەڵەکردن شێوازی مامەڵەکردن لەگەڵ خوێندکارانی 1 تا 3 بە تایبەتی تر خوێندکاری پۆلی 1
یعنی مناڵێکی هێتە قوتابخانەکە بە تایبەتی لادێ و قەزا و ناحەکان کەمترین باخچە و شتی تایە یعنی ئەبێت تۆ گرنگیەک و احتیمامێکی زیاتری پێبێ خۆشەویستێکی زیاتر جیاوازتر دروستکە لە ناخی ئەم مناڵەیە مامۆستاکانی ئێستا و خۆشەویستێ ناتوانن بن حەقی خۆیت یعنی لەلایەنی پەروەردەی گەشەپێدانی مرۆیەوە وەزارەتی پەروەردە گرنگی بەم حاڵە دەبە زۆر حاڵتمان هەیە دابینکردنی خەت و کارەبا یعنی لە پشوی هاوینا تۆ بۆم دابین ناکەی سبێنێ دوایی کاتێ داوام هێتە پێشەودی ساشتەکان سەر هەمووی کەڵەکە بێتەوە لەسەر مدیر و کێش و گرفتەکان دروست دەبێتەوە دووبارە کەواتە یعنی کاتێ تۆ پێت وایە بە سیستم ئەبێ وەکو وڵاتان بەڕێوە بچیت و هەموو شتەکانێ ببەسترێتەوە بە وەزارەتەوە ئەبێ پێشتر تۆ هەوڵی ئەوە دابێ هیچ نەبێت لە پشۆکانە ئەم پشوت بەسەرا نەچێت و لە سیستمەکانە تۆ خەتە دابین کردبێ کارەبا و دابین کردبێ کە گەورەترین کێشەیە لە قوتابخانەکانە نەبوونی کارەبایە یعنی حکوومەتی هەرێم نازانم ئەم گاڵتە زاریکەی ڕائگرێ لە گەرمەی تۆ کاتی امتحاناتی کارەبا کوژاوت و کارەبا نەبووە یعنی تۆ حسابیەوە ناکە بە تایبەتی قەزا و ناحێ وڵاتیەکان کارەباکان کاتی ئەبڕێ خۆمۆلیدەینێ لە لادیەکانە لە گوندەکانە یعنی تۆ بە حسابیەوەکەی دەوامی دووهەمیان لە دوای سەعاتەوە کۆمەڵێک خوێنکاری تاقیکردنەوەی تری هەبووە چونکە دوودەوامی هەیە زۆربەی قوتابخانەکان ئەمانە هەمووی کۆمەڵێک کێشە نەبوونی کتێب ینی بەردەوام ئەمە یەکێکی ترە لە کێشە گەورەکان کە تووشی مەکتەبەکان و پەروەردەکانە بێتەوە پەروەردە خەمی ئەوەی لەبەر نییە لە پشووی هاوینەکانە کتێب و پەراوەکان ئامادە بکە بۆ خوێنکاران 3 ساڵە خوێندن یعنی کاتێکرێ بە پینۆپەڕۆکردنە بەکڕینی هەنێ پەراوەکانە لەلایەن مامۆستاکان یاخود لەلایەن کەسوکاری خوێنکارانەوە کە خۆیان دابینیکەن کتێبەکە لەبەرەوەی لە پەروەردەوە چاپ ناکرێت و ئامادەکاری بۆ نەکراوە زۆر باش مامۆستا پێ دوانیە کە ئەستا زۆرە لە مامۆستاکان بدوێنی دەڵێ دەرونێکی باشم نییە مەسەلەن موچەکەم ئەوەنە باش نییە کە بتوانم بە تێری و بە دڵخۆشیەوە پشووی هاوینەکەم بە دەورات و بە توانستی و زانستی خۆمەوە بەستە بەرم پێ دوانیە کە خراپبوونی ئەم سیستەمە و نەدانی موچە و لێ بڕین و ئەمانە کاریگەری هەبوو لەسەر دەرونی مامۆستایان تا بتوانەوەی کە تااقەتیان لەبێ ڕاستی بچنە ئەو بابەتانەوە کە بە هاوینە خەریکی خول و بەرزکردنەوەی توانستی خۆیان بن بە دڵنیای کاریگەرێکی زۆری لەسەر دەرونی هەموو مامۆستایان دروست کردو یعنی ئەمە کەسێک نییە بڵێ وەڵای من تەئسیر و کاریگەری نەبوو لەسەرم هەمومان کاریگەری لەسەر دەروونمان دروست کردووە تووشی داڕمانێکی کردوین لە ناخەوە یعنی بەس کات بەڕێکردن ماوە لە قوتابخانەکانە یعنی ئەوە نییە خۆشەویستی و مەحەبەتە هەبێ بە قوتابخانەکەی کاچێ مامۆستا ئەوە نەبێت کە خۆشەویستی قوتابخانەکان ڕایکێشێ بچێ یاخود قوتابیەکانی ڕایکێشێ بچێ بۆ قوتابخانە بەس ئەوەیە لەبەرەوەی موچەیەک وەرەگەیەوە لەبەرەوەی موچەکەی نەبڕێ دەوامی کردووە بۆیە حەقە حکوومەتی هەرێم سەرەتا خۆی خول و دەورات بکاتەوە بە ئیجباری کە تۆ مامۆسای فلانە بابەتی ئەبێ و دەورەیە ببینیت ئیتر مانگێکە 2 هەفتەیە 3 هەفتەیە ببینرێ بۆی کاریگەرەکانی پێشتر وردە لە دەرونی مامۆستاکانە بسڕێتەوە هیچ نەبێت کەمی بکەینەوە مامۆستا بێ خەڵ بابەتێکی ئێستا گەر مامۆستایەک لەسەر و جادەیە بگری بڵێ مامۆستا تۆ پێویستە لە پشووی هاوینە ئەم دەورانە بکە بۆ بکەی یعنی یەک دنیام و بەڕێت بۆ دێنێتەوە من بەچی بژیم و چەکەم دواکەوتەوە من حەزەکەم یعنی یەک لیستی سادە هەر بۆ خۆشی هەر کەسێکیش لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان بگەڕێ ئەتوانێت ئەوە ببینێ ئەمە لیستی موچەی دەوڵات کە زۆرترین یانێ وەکو وڵاتێک وەکو لۆکسمبۆرگ $9,808 موچەی مامۆستایە دۆلاری ئەمریکی لە سویسرا $68,849 ئەمریکی لە ئەڵمانیا 64,000 وردەیەک لە هۆڵندا 59,000 لە کەنەدا 56 لە ئیرلند 54 ئیتر تایەتە خوارەوە لە تا 48,000 ئەوە دۆلار بە زمانەکەی خۆمان ینی سەر و چەند دەفتەرێکەکە بۆی خەڵک زیاتر تێبگاگەر هەتا 100 نەزەری بەشی لێ بڕوە ینی هەموو مامۆستایەک بەیانی کەمەوە 2-3 دەفتەرێک زیاتری موچەیەتی کە تۆ مامۆستا ئەمەت پێدا ینی بیخەمی ئەوەی نایشی تر بکە ینی ئەمە گرنگ نییە ئیتر چکە مامۆستا پیشێکی پیرۆزە وا بکرێ ئیتر مامۆستا خەمیەوەی نەبێ ئیشی دووەم بکە کێشەکان بۆ چارەسەر نابن زۆر بەیان خۆی بەداخەوە حکوومەتی هەرێم کە ئەم موچە برین و پاشەکەوتوکردن و بەزم و ڕزمە هێنایە پێشەوە یعنی بوو پێشتر بیری لەوە کردایەتەوە کە تۆ جیلێک و 2 جیل کۆتایی پێ ناهێنی کۆمەڵێنەوەی داهاتوو وێرانەکەی ئیساگەر هەر قوتابی لە قوتابەکان بیگرە لە هەر شوێنە لە شارەکان یاخۆ لە گوندەکانە بیگرە یعنی هەستەکەی ڕوخانێک و ناومێدیەک و کۆمەڵی کێش و گرفتی دەرونی بۆ دروست بووە هەرێکە لە ناخی خۆی کۆمەڵی بێتاقەتی و ناڕەحەتیە مامۆساش بە هەمان شێوە یعنی مامۆسا لە خێزانێکە هێتە دەرەوە
و دایکە بەڕاستیانی یاخود بەرپرسیارەتی کۆمەڵی ماڵ و مناڵی لەسەر بەرپرسیارەتی کە سوکاری مناڵی نەخۆشی هەیە کرێچیە یعنی کۆمەڵی ئەزەمات و ناڕەحەتی هەیە کاتی هێتە دەرەوە بەڵام کە حکومت پارەکەی بۆ دابین ناکە ژیانی بۆ دابین ناکە وای لێ ئەم فەراغاتە ئەوەی مەشغوڵە بە بەسەر ژیان و بەرپرسیارەتەکانی خێزانەکەیەوە بیر لەوە ناکاتەوە کە ئەم پەروەرشیارە بیر لەوە ناکاتەوە کە ئەم ئەمانەتێکی لەبەر دەستە بێ حەقی ئەمانەتەکەی خۆی با بەجوانی بۆیە حکومەت یارم بەداخەوە ئێستا ئێمە لەم مانگی حوتەیە ئێمە دەرماڵی هاتوچۆمانە بڕێت ینی هەر موچەکە ئەم ساڵ زیابوو یەکسەر دەرماڵەکەمان بڕا هەر ساڵانە قانونە دەرماڵی دەرەوە 6,000 دەرماڵی ناوخۆ 30,000 ڕاستەوخۆی بڕێ یعنی بەڕاستی لە فرسە دەگەرە حکومەت یارمە گەر 1000 دیناری بکێتە لای میلەتەکەی لی بسەنێتەوە بەڵام ئەی ئەم 1000 ملیۆن و پارەی کە کەوتۆتە لای تۆ حکومەت تۆ چی دەکەیت کەی تۆ بە میلەتەکان و حقەکانی خۆ بەدڵنیایی یەکسەر پارەکە فتەکرێ من بۆیە لەم حکومەت یارمە گەر پلانی باشی هەبووە بەتابەتی وەزارەتی پەروەردە ئەتوانێت هەرم پارەی کە لێ ئێمەیە بڕێ لە دەرماڵی هاتوچی مامۆسانەی بڕێ ئەتوانێت خولی پێ بکاتەوە ئەتوانێت کتێبخانەکانی قوتابخانەکان دابینکە پەراویان بۆ دابینکە ئێمە بەڕاستی هەموو زۆربەی قوتابخانەکان ناوی زل و دێوێران ئەڵە کتێبخانەم هەیە بەڵام بڕۆ بزانە چەند کتێبی تایە چ کتێبێکی بە سوودی تایە ئایا حکومەتی هەرێم چەند ساڵە کتێبێکی داوە بە قوتابخانەکان پەراوێکی داوە بە قوتابخانەکان کە خوێنکار لە کاتی شاغیرای خود لە کاتی فرسەکانە ئیسفادی لێ وەرگێ ڕۆشنبیری ئاسی ڕۆشنبیری بەرز کاتەوە هیچ شتێکمان نییە یعنی ئەوەی کە هەیە زمانی زوو پێشتر لە زمانی سەدام یاخود لە نەوەتەکانە شتێکمان هەبوو بێ ئەوەی تری ئەگەر احتیمامی مدیرەکان بەڕێوبەرەکان کاوەش بەڕاستی ئەرک و ماندووبوون و کاتێکی زۆری ویستووە کەمترین کراوە بۆیە ئەبینی ئەمانە ئەم پارێکە لە منێ بڕی پەروەردە بۆ نمونە بۆ بیر ناکێتەوە کە ئەم پارەیە بێن بە سوودێ شتێکی ترا بەناو پەروەردەکە سەرفی کەمەوە بەداخۆ پلانمان نییە یعنی تا نەگەینە ناو حاڵەتەکە هەموو ساڵێمە دووبارە بێتەوە تا نەگەینە سەرەتای قوتابخانە زۆربەی کات مانگیە مانگونیەکی قوتابخانە ڕوە پەراوی خوێندنمان نییە زۆر باش مامۆستا بێخاڵ لە تەواوی دنیادا لەگەڵ بەرەو پێشوونی زانست و زانیاریدا زانست و زانیاری مامۆستاش بە هەمان شێوە بدرێت بەڵام دەبین لێرەی کوردستان ساڵ لە دوای ساڵ خراپترە بێت هاوینەکانی ساڵانی ڕابردوو کۆمەڵێک دەورات و کۆمەڵی خولکرابێتەوە مامۆستا ئەم 2 ساڵە تەسەوەڕەکەم نەبوو زۆر دەگمەن یعنی کە کرابی شێتەوە ینی زۆر بەکەمی بۆ چی دەگەڕێتەوە وڵی ئیماری حکومەتی هەرێمە بەڕاستی بەرامبەر بە پەروەردە بەشێکی یانی ئەوەیە کە حکومەتی هەرێم کێشەی نییە باکی نییە بەوەی کە خوێنەواری هەبێ نەبێ ئەوەی کە گرنگە بەلایە پۆستەکەیەتی کورسەکەیەتی بمێنێتەوە تایە ئیتر ئەم خەڵکەچی بەسەرەکی بەسەرنایەت کێشە نییە یعنی معقولی من خوێنکارەکانم کە لە بنەڕەتیەوە چنە ئامادەیی ئەڵە مامۆستا دڵم هیچ خۆش نییە بە مەکتەب ینی چەندی خۆشم ماندووکەم ئەوە تا مامۆستاکانمان 5 ساڵەوانە بێژە 4 ساڵەوانە بێژە مەسیرێکی دیار نییە هاوینان پارەیەکی نیە ناچارە بچێ کرێکاریکە ژیانی ماڵ و مناڵی ئەبێش بە ڕێگایەکی تر دەسەبەرکە بۆیە ئەگەر حکومەتی هەرێم پارێکی دابین کردایە موچەیەکی تەواوی دابین کرای بۆ وەزارەتی پەروەردە نەوانە بێژەکانی خەمیەوەیە بوو بچێ لە لایەکترە و کرێکاریکە و مەسرەفی ماڵ و مناڵی خۆی پێک بێنێ نەمامۆستا تووشی کێشە و خەمۆکی و ناڕەحەتی و نائومێدی ئەبوو ئەوسا هەموو ئیحتیمامەکان گرنگیەکان هەبوو بە ئەوەی چۆن داهاتوونەوەکانی باشترکات چۆن زانستێکی باشتریان باتێت چۆن خۆی ڕۆشن بیرترکە لە ساڵانی پێشوو بەداخۆ زۆر جاروای لێ هاتوو کاتی ئیمتیحانە تاقیکردنەوەکانە گەڕێن بۆ پرسیاری کۆن بۆ ساڵانی ڕابردوو هەمان پرسیارێنە کۆپیەکە تعدیلێکی دەرەجە تعدیلێکی پرسیارێک بکاونەکە داێنێتەوە بۆ خوێنکار یعنی ئەمە بەڕاستی گەورەترین ئەزمێ لە پەروەردەیە ئەمە بەڕاستی گەورەترین کێشەی ئەگەر حکومەتی هەرێم وەزارەتی پەروەردە بیری لێ بکاتەوە کە مامۆستا بە چه عقارێک کاگەشتووە بۆچی چارەسەری ئەمە ناکە لە بناغەکەیەوە دووبارە دروستی کاتەوە دووبارە ئومێد و خۆشەویستی و مەحەبەت و هیوا بگێڕێتەوە بۆ مامۆستاکان تا لە قوتابخانەکانە چارەسەری ڕیشەی بکە بە قوتابی و خوێنکار بەڕاستی زۆر باشە مامۆستا بێخەڵ دەمەوێت سەرنجی بەڕێستام زانم لەسەر بابەتێک لە وڵاتان حرمەتی مامۆستا لە ئاستێکی زۆر بەرزایە کۆمەڵێک ئۆڤەر بۆ مامۆستایە بۆی مامۆستا لە ڕووی دەرونیەوە هێور بێتەوە ئەمە تا چەند بکرێت بۆ مامۆستایانی ئێرەش ینی پرۆسی پەروەردە باشترە بێت دەبینی لە بەشێک لە وڵاتان لە شارێکەوە بۆ شارێکی تەگەر مامۆستا بڕوە لەوێ بینایەکی گەورە هەیە ئۆتێلێک شوێنێکی مانەوەی تایبەتە بە مامۆستا تەنها بە هەوی مامۆستایەتەکەت خۆت و خانەوادەکەت ئەتوانین لەوێ بمێنیتەوە یاخود کۆمەڵێک کرێ شوێنە گشتیەکان لە کۆمەڵێک مارکێت داشکاندن لە بەروی مامۆستا بۆی دەکرێت یعنی ڕەنگە ڕاستە خۆ تۆ پارەی نەدەیتێ بەڵام بە کۆمەڵێک هۆکار کاراسانی بۆ دەکەی بە تایبەت سەفەرکردن ڕەنگە بۆ مامۆستا زۆر گونجاوێت چەند گرینگە حکوومەت ینی مامۆستا ئەمانەی هەبێت
زانستی ترە سەرکەوتوترە باشتر دەتوانێت پەروەردە بە دڵنیایی کاریگەری زیاتری لەسەر دەرونی مامۆستا هەیە کاریگەری لەسەرەوەی دروستەکە کە زیاتر خەمخۆرێک بێ یعنی زیاتر خەمی ئەو نەوانە بخواکە ئەکەوێتە بەردەستی زیاتر احتیمام بە بەو شوێنی کە ئەچێ بۆی ینی بەداخەوەمان لێ هاتوو زۆربەی ئەوانەی بە تایبەتی کە لە ناو شارن و هاتوچۆکەن بۆ دەرەوە یعنی ئەمەنە ناومێدە خواخۆەتی دقەیە زووتر وەزارەتی پەروەردە باسی نقلکە بزانێ نقلەکرێ نقل ناکرێت ئەڵێ لە کۆڵی کەمەوە کۆتایی پێبێنێ بۆ مەهزەلەی کە تی کەوتووە چونکە بەڕاستی مەهزەلەیە هاتوچۆکە 200,000 بکرێ سیارەیە ینی ئەبێنێتەوە ئەبێ مەصرفکە ئەبێ کۆمەڵەش هەیە بۆ خۆی دابینیکە ئەگەر حکوومەتی هەرم بیری کردایەت وەکو وڵاتان بواە شوێنی بۆ دابین کردی تا بەداخەوە دابینکردنی شوێن ئیسا زۆر کەم بۆتەوە ئەوەی کە لە زمانی زوو لە زمانی سەدام پێشتر دروست کراوە ئەوانە ماون بەس دوای ئەوە نییە یعنی بۆ نمونە قوتابخانە هەیە لە منطقەی گۆمەزەڵ و لە دۆڵی جافاتی ئەچی بۆی کارەبای نییە یعنی ئینتەرنێت و خەت و شت هیچ تێنێ شەبەکە نییە یعنی موبایل نامێنێ ڕێگاکانیشی خۆڵە یعنی تۆ بە مامۆستای گەڵەی تۆ لەوێت تەعین بوویت و مەجبوری بچیتە ئەوێ یعنی چ دڵخۆشیەکی هەیە مامۆستای بە چ ئومێدێک بچێتەوە شوێنە یعنی کاتێ لە شارە تۆ کەسێک گەنێری بۆ شوێنێکی ئاوا دوور چیت بۆ دابین کردوە تاکو داوای لێ بکەی کە تۆ چۆ فەرمانەکانی بەسەر تەطبیقکەیت و ئەو کارەکانی خۆی ئەنجام بە وەکو مامۆستایەک و پەروەردەشارێک بەداخەوە حکوومەتی هەرێم زۆر ئیهمال بۆ لەم شتانەیە بۆیە هیوادارم پشوەکان چارەسەری ئەم قەیرانانە بکەن پێشتر زۆر باش مامۆستا لەگەڵ ئەمانەشدا ئەو منهەجەی کە لە بەردەستانەیە ساڵانە وەکو بڵێ نوێ دەکرێتەوە یا ئەبدەیت دەکرێتەوە زانیارانی کە ئێوە دەخوێنن لە ڕێگەی حکوومەت و ئاگادار دەکرێنە بۆ فلانە بەش گۆڕاوە بە شتێکی دیکە ئەمەش دەبێت کە مامۆستا زانیاری لەبارەی هەیە بە تایبەت لە زانستەکانی بیرکاری و بابەتانە کە دەبێت کە قوتابیەکە تێدەگەێنێت زانیاریکی لەوبارەی هەیە ئەمە چۆن دەگاتەوە مامۆستاکە یاخود هەر لە ڕێگەی وەزارەتەوە دەبێت هەل لە ڕێگەی وەزارەتەوە بەبەری داهێت بۆ قوتابخانەکان کە بۆ نمونە بابەتی بیرکاری ئەم بەشەی بە دەورە نیە زۆر جارکە بە دڵنیایی پێویستی بە دەورەیە ئیستا یعنی حکوومەتی هەرێم زۆر جار شتەکانمان وارد لێ هاتۆ لە کۆڵکردنەوەیە یعنی خوێندن نەبوو بەڕاستی من ئەڵێم ئەم چەند ساڵی ڕابردوو خوێندن و زانیاری و ئەم شتانەمان نییە بەس لە کۆڵکردنەوە بۆ دەرگای قوتابخانەکان کراوەتەوە شتێکی سەرەتایی دراوە بە قوتابی و هیچی تر بە تایبەتی پۆلی یەک بەڕای من خۆزگە حکوومەتی هەرێم بڕیارێکی بە ئەم بڕیاری کە ئیسە پێشتر ساڵان دراوە بە ڕەزامەندی دایک و باوک خوێنکاری پۆلی یەک باوک و دایک پێی خۆش بێ ئەچێت لە پۆلەکەی خۆمێنێتەوە ئەگەر خراپ بوو ئاستەکەی بەڵام ئەگەر دایک و باوکەکە پێیان خۆش نەبێ ئاستیشی خراپ بێ ئەچێ تەقۆناغێکی ترکامە پشتی خوێنکارەکە ئەشکێنە بەڕاستی لە بناغە و بە فشەڵی ئێمای هێنین حکوومەتی هەرێمە بێبی لەوە کاتەوە هەر کارەی لە ژیانی مرۆڤە کە بە فشەڵی هێنات گەورەبوونی شەهر بە فشەڵی ئەڕات ئێمە خوێنکارمان هەیە ئەلفوبێلێک جیا ناکاتەوە یعنی من بە چ مافێک بیکەمە پۆلی قۆناغێکی ترەوە بە چ مافێ سبێنێ فێری ئەوەی بڵێمە بێت تۆ بخوێنیتەوە چونکە لە پۆلی دووە مانگی یەکەم مراجعەیە کەم بە مانگێک مراجعی دوو کتێب دوو منهەج ناکرێتەوە بەڕاستی چونکە پۆلی یەک دوو کتێبە پۆلی بابەتی کوردیەکەیان ئەمە بەچی بە مانگێک مراجعی پێکەیتەوە دوای ڕاستە خۆچێتە سەر نووسین و خوێندنەوە یعنی خوێنکار پشتی ئەشکێ بەمە مامۆستاکە ماندووە بێ لەگەڵێ مامۆستا زۆر جار بڕاتان هەبێ مامۆستاکانم ماندوو بوونە ناومێدە بن ئەڵێ 1 و 2 3 مێرە چی مێتێ بمەرێ یعنی تحملێک و مێشک و تااقەتێکی زۆرێ بۆ ئەگەر دیقەتان نابێت لە وڵاتانە ئەوانەی کاکرێن بە مامۆستای 1 و 2 3 بنەڕەتی گرنگیەکی زیاتری هەیە موچەکەشیان زیاترە لەبەرەوەی ئیحتیمامێکی زیاتر بەو نەوانە بات و پەروەردەیەکی جوانتری بکات و ماندووبوونیشی زیاترە مامۆستا خاڵدەمە سەرنجی دیسان بەڕێز ئامزانم یعنی لە کوردستان کۆمەڵک بابەتی حاڵەتی تایبەتە ڕەنگە مامۆستایانی وڵاتانی تووشی ئەم حاڵەتە نەبن چەند گرنگە ینی وەزارەتی پەروەردە یاخود بەڕێوەبەرەتی گشتەکان کە مامۆستایەکی گەنج دەنێرن بۆ لادەیەکی دوورە دەستواز لەوە بێنە کارەبا نییە ئاو نییە ئینتەرنێت نییە جادۆقینە شوێنی مانەوە خراپیانی من نمونەیەکی بەسیط بۆ دێنمە مامۆستا محەممەیەکی خۆمان هەبوو مامۆستای عەرەبی وتی چوومە لادەیەک سلام علیکممانە وتیان مامۆستا وەڵام مزگەوتەکەمان کەسی نییە بەشکم تۆش بەنوێژی بەڵێ نوێژم بۆ کردن و دوای دوو مناڵ بوو بە شەڕیان سڵحی عەشایری مەکرد وتیانەوە بۆ ناچین بۆ تااقەتمانی بچین بۆ گوندەکەی خوارە بۆچی وتاری جمعەشمان بۆ نادەی وتم کاکە ئەمە وتاری جمعەشیان پێیان یعنی تۆ سیرکە مامۆستایە کە نێریتە گوندێکەوە ڕەنگە ڕوبەڕووی ئەو هەموو بەرپرسیارەتە بێتەوە لە کاتێکا ڕەنگە ئەو مامۆستایە فێر نەبوو بێ ئەسڵان لە یەک شەو لە خانوویەکی خۆڵا بخەوێت ئەمە چەند گرنگە ینی گرفتە بۆ مامۆستایان کە ئەمە گرنگە فۆکس بخرێتە سەری بەتابەت ئەوانی یەکەم جاریانە دەچنە ناوچە دوورەکان بەڕاستی کاریگەریکی زۆر لەسەر دەرونی و مامۆسانە دروست دەکات یعنی زۆر جار بەداخەوە وەزارەتی پەروەردە بیری لەوە نەکرێتەوە تەنانەت بابەتەکانیش مامۆستا هەیە دووسێ بابەتی جیاواز دەڵێتەوە یعنی تا ئیستەش
ئەمە هەیە لە گوندەکانە بە تایبەتی یعنی بۆچی من ئەو مافە لە مناڵی گوندەکان زەوت کەم کە حەقی خۆی نێمێ بۆ مامۆستای بابەتی پسپۆرەکە خۆی بابەتەکە نەڵێتەوە یعنی بۆ لە کۆڵکردنەوە بێ لە گوندەکانە بە تایبەتی لە گوندەکانە لە کۆڵکردنەوە بۆ تا ئێستا بەڕاستی یعنی مە حاشا هەڵنەگرا مامۆستای عەرەبی بووە بیرکاری وتۆتۆ ئینگلیزی وتۆتۆ یعنی کە پسپۆرەکانیان زۆر جیاوازە مامۆستای کوردی بۆ عەرەبی وتۆتۆ بیرکاری وتۆتۆ ئینگلیزی وتۆتۆ کە ئەمانە سەرگەردانیە بۆ خوێندکارەکە بەڕاستی مامۆستاکە خۆی پێی هەزم نابێ ئەی چۆن ئەیداتەوە بۆ خوێندکارە چۆن پەروەردەی خوێندکارەکە کە زانیاری کە ڕاست دروستی باتێ بڕوا بکەن مامۆستا بۆ بەکالۆرسی تەواو کردووە بە حساب هەموو ساڵی یەکەم بووە یەکەمینەکانی سلێمانی بۆ بە حسابی خۆی کاتێک کە هاتوو بوو بە مامۆستا بەداخەوە هاتۆ کە من دبلۆمێکم هاتۆ من بابەتەکانم ڕۆژ بە ڕۆژ بۆ شەرح کردوەوە بۆم کرۆ بە کوردی کە بزانێت چی ئەڵێتەوە چی ناڵێتەوە ئەی قوڕ بەسەر ئەو خوێندکاری کە ئەمە پەروەردەیەکە ئەمە خەتای مامۆستاکانی بەڕاستی چونکە لە زانکۆیەکە ئەوەی خوێنی زۆر جیاواز لەوەی کە لە قوتابخانەکانە ئەیڵێتەوە یعنی زۆر جیاوازە ئەم دنیایەکە ئەو دنیایەکە بۆی پێویستە بە دەورات هەیە هەموو ساڵێک حکوومەتی هەرێم لەسەری پێویستە لە کاتێکە کە پشووی هاوین هێتە پێشەوە هەفتەی 2 هەفتە با بە ئیسراحەت بۆ مامۆستاکان دوای ئەوە دەستکا بە خولکردنەوە خولی زۆر تایبەت بە پسپۆری تایبەت بوترێتەوە یعنی پارەی بۆ دابین کرێ شوێنی بۆ دابین بکرێ بۆ نمونە ئێستا ئێمە مەنتیقەی دۆڵی جافایەتی قوتابخانەی دابین بکرێ بۆ ئەمە هەموو مامۆستاکانی ئەو مەنتیقەیە بچن لەوێ خولەکە ببینێ یاخود لە پەروەردەکە تا بیبینی لە شوێنێکە دابینی کە پارەی بۆ دابین کە هاتوچۆی بۆ دابین کە بۆ ئەم مامۆستایەکە تێتەوێت و دەورەی پێ بڵێ خۆ ناکرێ گیرفانیشی خاڵیکەی هیلاکێکی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مێشکەوە لە هەمان کاتە لە ڕووی مادیشەوە هیلاکیکەی یعنی تۆ بێت تعویزی حاڵەتێک بە حاڵەتێ بکەیتەوە بۆی ئەم مامۆستایە هەنگاوێک بنێ بەرەو ئومێدێک هەنگاوێک بنێ بەوەی کە هیوایەکی هەبێکە بەڕاستی ئەمەی کە ئەیکە و ماندووە لەگەڵیا دڵی پێی خۆش بێ لە داهاتووە و خاڵێکی تران باسی ئەوەت کرد کە باسی بۆ نمونە لە وڵاتانە کە زیاتر احتیمامە درێ بە وەزارەتی پەروەردەوە بە مامۆستایان و زۆربەی شتێک حاڵەتەکانیان گرێتە بۆ نمونە سلفی عقاراتی گرێتەوە سلفەی سیارە بۆ ئەگرێتەوە عەرزەی ئەیاتێ ژیانی بۆ دابینەکە پارەی زیاتری ئەیاتێ ئەمانە لە وڵاتی ئێمە بوونی نییە یعنی بەڕاستی کاتی ئێماڵین پلان ئەبێ من کاتێ ئەبم بە مامۆستا کاتێ بۆ نمونە من بەڕێوبەرم پلانم چێ بۆ ساڵی داهاتم بۆ خوێندکارەکانە ئەمێ چیان بۆ بکەم بەچی دڵیان خۆشکەم بەچی پێشیان خەم بەچی سەرکەوتویان کەم ئەبێ ئەمانە هەمووی من لەلایەن خۆم و دەست پێ بکەم پەروەردەش لەلایەن خۆی و وەزارەتیش لەلایەن خۆی دەستی پێ بکە زۆر سپاس بۆ مامۆستا دەستان ساغ بێماندوو دەستان خۆش بێ بۆ بەرسپاسان بەڵێ بینەرانی عزیز سپاس بۆ مامۆستا بێخاڵ مامۆستا لە سەر بە وەزارەتی پەروەردە هیوادارین وەزارەتی پەروەردە ئاوڕێکی جدی لە مامۆستایان بداتەوە لە پشوەکان بتوانێت ئەکادیمیانەتر و وەروەها خەرمانی زانستیان زیاتر بکات تا بتوان ئەوانی ژەوانەکان و لە پۆلەکانە سەرکواتوانەتر و ئەکادیمیانەتر وانە بڵێنەوە. بەڵێ ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.